ئێوەش بەخێر بێ. خێر بێ، سەرچاو. سپاس ناتێن خەم زۆر چاکە. تقریبان ئێستا تەنیا بەڕێز دنیا مەردانمەوە هەر کاتێک هات ئەوە دەرگا کراوەیە لەگەڵ دڵخواز خوان کاویش قەول بوو بەشدار بێ، بەڵام زانین هەندزانی کاتی لە بەرنامەنێ ئێمە دەست پێ بکەین. باشە، جارێکی تر بە خێراتنی هەمووان دەکەم. بەڕیز ئەمەلخان زۆر بەخێر بێ، زۆر سوپاس دەکەم کە وەختی خۆت تەرخان کردەوە گفتوگۆیە هیوادارم نەتیجەی باشی وە دەرچێ. بەڕێز بەهار عەلی هەروەها توش زۆر زۆر جارێکی تر بەخێر بێ. ڕێواز ئەحمەدبانی خێڵانی لە سویدەوە هەمووتان دیارە دەیناسە، ناوێکی ئاشنایە، ڕۆشنبیر و نووسەر و تێکۆشەرەکەی ناڵم کار هیچ و ڕۆمان نووسی بە ناوبانگ و چالاکوانێکی بێ ئەمان لە مافی ژنان. دکتۆر ناری ناکرێی مامۆستای زانکۆ لە هەمان کاتدا مەسئولی مدیری ئاکادمی ئەنیستۆی توێژنەوە گەشە پێدان و بەرپرسی پەروەردە فایلی پەروەردە لە ئەنیستۆ، کاک حوسێنی کوڕنەژاد هەم یەکێک لە بەڕێوەبەرەکانی ئەنیستۆی توێژنەوە گەشە پێدانە، بە تایبەتی لە بواری فایلی ئابووری و لە سیاست و پەروەردەشدا زۆر محتەمە. ڕیسالە خان لە ڕۆژنامەنووسی ئێزیدی چالاکمان لە بواری مافی ژنان و بە تایبەتی مافی ژنانی ئێزیدی و ئەوەی کەوا پێی دەگوترێ میحنە و مەحساتی کە ئێزیدیەکانی کوردستان تیاژیان. ئەگەر دنیا مەردان هات بێت گوێی لێ بێت ئێوەش ناسن مامۆستای زانکۆیە، لە هەمان کاتە چالاکوانە لە بواری مافی ژنان و لە کۆمەڵە ڕێکخراوەش کار دەکات. لە ئەخیراندا ڕێکخراوی ئینتەرپرێسە ئەگەر بەسەخۆ داوای لێبوردن دەکات ئینتەرنیوس. بەڵێ ئێمە ئەوڕۆ بەشی دووەمی دانیشتنی پەیوەندی بە دۆخی ئافرەتانی کوردستانەوە هەبێ دەست پێ دەکەین. پێم وایە زۆربەی ئێوەیان هەموو تامە دەستان گەیشتووە. ئێمە سێ میحوەر ئەمڕۆ مناقەشە دەکەین. یەکێکیان بارودۆخی ئافرەتانی کوردستان لە هەرێمی کوردستان بە تایبەتی ئێمە جێی تەرکیزمانە لەم کارەساتی تەندروستیان ئەو تەنگ و چەڵەمەی تەندروستی کە دنیا تێیدا هەیە، وەلەو بارودۆخی تایبەتی کە کوردستان لەوانەیە کۆمەڵی ئاستەنگی هەبن دەبێت چۆن بێ لە پاڵەوانی مناڵانی شەڕۆ. دووەمیان کێشەی ئافرەتانی ئێزیدی ئەوانەی کە لە دەست کۆیلێتی داعش دەوڵەتی ئیسلامی ڕزگاریان بووە و ئەوانە دیارە کێشەیەکی گەورەیە لە کوردستان و لە عێراق و تەسەوڵەکەم دنیاش زۆر بایەخ پێدات. ئەوانێکەوە بەداخەوە مناڵیان بووە و مناڵ هەر مناڵە بۆ دایک، بەڵام کێشەیەکی گەورەیە کە بەپێی قانون لە عێراق مناڵ بە ناوی دایک ناکرێت. ئەمەشیان جگە لە قوڵترکردنەوەی کارەساتەکە لە هەمان کات نیشانەی ئەوەیە کە ئەو یاسانەی لە عێراق و لە کوردستان هەن ئەو بەرابەریە بە ژن و پیاو نادەن کە لە هەموو مافەکاندا بەرابەر بن. ئەویشان جێی باسە. و مەحوەری سێمان ئەوەیە کە ئەم هەموو کێشانە لە وڵاتی ئێمەدا هەن کە پەیوەندی بە ژیانی ژنانیان ئافرەتانەوە هەبێ، چالاکوانەکانی ژن بۆ خۆیان زۆر گرنگترن لە چالاکوانی پیا و بۆ ئەو قەزیەیە. چ میکانیزمێک وا دەکات کە کارکتەرە سەرکەوتووەکان ئەوانێکەوە تواناییان تێدایە و توانن لە بواری جیاجیا لە بۆ دیفاع و بەرەو پێشبردننی دۆخی ژنان لە کوردستان کاریگەر بن؟ ئەو میکانیزمە چییە؟ دڵخوازخان زۆر بە خێر بێ سەرچاو. زۆر سپاس، مەمنون. خێربی سەرچاو. جا ئێمە ئەم سێ محورە مناقەشە دەکەین و مناقەشەکە بۆ ئەنیستۆی توێژینەوە گەشە پێدانە کە وەکو ڕێنوێنی بۆ زۆر شوێنی کاریگەر لە وڵاتی ئێمە ئەچێ. بۆیە مناقەشەی جددی ئێمە زۆر کراوەی ئێمە ئەتوانێ بەشداریەکی باش بێ لە
دۆزینەوەی ڕێگە چارە بۆ ئەو کێشانێکە لە کوردستاندا لە بواری ژیانی ژناندا هەیە. پێشەوەی کە دەست پێ بکەین ئەوانەی هەمووتانەوانەی کە گوێ دەگرن مایکی ئامێرەکەتان بگوژنەوە تا دەنگمان تێکەڵ نەبێ کاتی قسە دەکات مایکە بکاتەوە. ئەگەر شاشەی مۆبایلەکەتانیان هی کۆمپیوتەرەکەتان لە مسکەن مایکە دەرەکەوێ خانبێکی لێ بدەن دەنگی ئێوە مەسەستا بەهارخان دەنگی خۆی بەست بۆ نمونە دیارە ئەو دەنگ تێکەڵ نابێت. دکتۆر نارین بەستوێتی هیوادارم ڕێوازش و ئەمەڵخان و وانتریش کە هەندێک دیار نییە چکە 4-5 کەس بێکەوە دیارە بن و تەبدیلە بێن وێنەکان بۆی دەنگمان تێکەڵ نەبێت. جاگەر ئەگەر لە محوەری یەکەمەوە من ئێمە دامان ناوە سەعاتێک بەردەوام بین چونکە هەم ماندووبوونی ئێوە و هەمیش لەوانەیە شەحنی ئامێرەکانتان تایبەتێکە مۆبایل یانە ئایپاد بێ لە پڕێکادا دەبەزێتەوە توش کێشەبی دانیشتی پێشوو وامان لێ هات هەندێک بەڵام ئەگەر پێتان وا بەردەوام بین شتێک زیادکەین منمان نام نییە. ئێمە بۆ هەر میحوەرە قسە دەین بە یەکێک لەو بەڕێزانێکەوە هات دوایی 5 دقە هەمومان دەینە سەر مەوزوعەکە و من عەتەر ئەوەش هەیە نەرمیش هەیە ئەوەی کە دوو کەس لە کاتی قسەکردن تەفاسیلی وردا بێکەوە بتوان قسە بکەن. جاگەر لە محوەری یەکەمەوە کە پەیوەندی بە بارودۆخەوە هەیە بارودۆخی ئافرەتان لەو وەزەیە کە ئێستا کوردستان تیادا ئەژیە حەزمە کرد ڕێوەسان فەرموو مادام دەسەڵ فەرموو. من لە ڕاستیاویستم لە ڕووی جیهانیەوە ئەم مەسەلەیە باس بکەم خۆمان دەزانین لە هەموو کارەساتێکی سروشتی و مرۆییدا ژن و منداڵ دەبنە قوربانیەکەم پاش کۆتایی هاتنی ئەو کارەساتانەش هەر منداڵە باجە قورسایەکە دەدەن باجە قورسایەکەی دەدەن و لە هەمان کاتە ئەکەونە ژێر کاریگەری دەرهاوی ئەو ڕووداوانەی کار دەکەنە سەر پێکهاتەی کۆمەلگا کار دەکەنە سەر بەها و ڕەفتاری تاکەکان و لە هەمان کاتە کاریگەری زۆرە کاتە سەر سیستەمی بەڕێوەبردن سیستەمی سیاسی و ئابووری کۆمەڵایەتی. هەر لە سەرەتای اینجا مەبەستەکەم ئەوەیە بچمە سەر پەتای کۆرۆنا. هەر لە سەرەتای بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکان ڕێکخراوە جیهانیەکان بزوتنەوە فێمینیستیەکان بە شێوەیەکی گشتی هۆشیاریەکیان دا بە تەواوی کۆمەلگاکان کە ئەم پەتایە کاریگەریەکی زۆر خراپی ئەبێ بۆ سەر خێزان بە پلەی یەکەم ژن و منداڵەکان. لەبەر دوو هۆ ئەو هۆیانی کە دەستنیشتانیان کردووە لە زۆربەی زۆری سەرچاوەکانە ئەوەیەکەوە زۆربەی هەرە زۆری سێکتەری تەندروستی ژنان بەڕێوەی ئەبن. لەو کاتەیە ژنان خۆیان بە شێوەیەکی ڕاستەوخۆ ڕوبەڕووی ئەم پەتایە ئەبنەوە لەلایەکەوە کارەکانیان زیاتر ئەکا و سترێسیان لەسەر زیاتر ئەکا ئەمە وا ئەکاکەوە کاریگەری هەبێ بەسەر ژیانی تایبەتی خوان و ژیانی خێزان و منداڵەکانیان. بەشی دووهەمی ژنەکانیش کە لە بەشی خزمەتگوزاری کارەکەن بۆ نمونە لە ڕێستۆرانەکانە لە هۆتێلەکان بەشی خزمەتگوزاریە لە پاکردنەوەی دام و دەستگای حکومیان زۆربەی زۆری ئەمانە ژنن و ماوەی کارەکانیشان بۆ ماوەیەکی کورتە لەبەرەوە ئەم ژنانش ڕوبەڕووی ئەوە ئەبنەوە کەوا کارەکانیان لە دەست بدەن. اینجا ئەمانە هەمووی وا ئەکا کە کاتە سەرباری ئابووری و کۆمەڵایەتی و دەرونیشن. ئەمە خەتە گشتەکانە کە لەم ڕێکخرا و بزوتنەوانە باسییان کراوە. بەڵام ئەگەر بێت و سەیری مەسلەی کە ئێوە مەبەستانە باری ژن و خێزان و منداڵ لەم ماوەیەدا ئەگەر سین وەرگرین وڵاتی چین وەرگرین لەو ماوەیە کەوا خەڵکەکە کەرانتین کرابوو و ماڵنشین کرابوون نسبەی تونند و تویژی لەو ناوچەیە 3 ئەوەندە زیاتر بوو. یعنی لە مانگی دووی ساڵی ڕابردوودا تەنیا 47 شکات کرابوو لەلایەن ژنانەوە بۆ پۆلیس.
بەڵام لە مانگی دوی ساڵی 2020 162 کەس شکاتیان لە لای پۆلیس کردبوو. ئەگەر فەرەنسا وەرگین لە فەرەنسایە لە 136 توندوتیژی لە فەرەنسا زیادی کردووە، لە خودی پاریسا لە 132 لە تەواوی فەرەنسایە زیادی کردووە. اینجا ئەمانە لە ڕاستیە وای کردووەکەوە حکوومەتەکان پێش ئەوەی هەر بڕیارێک بدەن بیری لێ بکەن و پلانێک دابن ئێمە چی بکەین بۆ یارمەتیدانی ژنان. بۆ نمونە لە خودی فەرەنسایە سیستەمێکیان بەکارهێناوە، کۆدێکی تایبەتیان بەکارهێناوە کە پێی ئەوترێ ماسک نۆزدا. یعنی ئێستا لە بەرەوەی لە فەرەنسا زۆربەی زۆنی شوێنەکان داخراوجگە لە دەرمانخانە و دوکانەکانی خواردن ئەو ژنانێک کە توندوتیژیان بەرامبەر ئەکرێ ئەتوانن بچنە دەرمانخانەیەک ئەکسەر بڵێن ماسک نۆزدا ئەکسەر دەزانن ئەم کەسانە ئەم ژنە توندوتیژی بەرامبەر کراوە، ئەکسەر پەیوەندی ئەکرێ بە پۆلیسەوە، پۆلیس دێ ئەیان با و حکوومەتی فەرەنساش لەگەڵ هەموو خاوەن هوتێلەکانە ڕێککەوتووە کە ئەم ژنانە بگرنە خۆیان و هەموو تێچووی خواردن و ژیانیان ئەو ماوەی لەسەر حکوومەتی فەرەنسا بێ. و ئێستش لە ئیسپانیا لە بەرەوەی لە ئیسپانیاش بە هەمان شێوە توندوتیژی زۆر زیادی کردووە. ئیسپانیا خەریکی ئەوەیە کەوا هەمان میکانیزم لە ئیسپانیا بەکاربێنە کۆدێکی تایبەتی دانێ بۆ ژنان کە زۆر جا مەسەن ژن و پیاوکە لە ماڵەوە بن توندوتیژیان لەگەڵا بەکارەهێنن ئەو کاتە لەوانش بۆ ژنەکان زەحمەت بێت تەلەفۆن بۆ پۆلیس لەبەرەوە ئەوانش ئەتوانن بە کۆدێک تەلەفۆن بکەن یا بچنە داروخانەکان و کۆدەکەیان پێ بڵن ئەو کاتە یەکسەر تەلەفۆن ئەکەن بۆ پۆلیس و ئاگادار ئەکرێنەوە. بۆ منە لە وڵاتی سویددا لەگەڵەوەی کەوا ئێستا ینی زۆربەی زۆری خەڵکەکە بە تایبەتی سێکتەری خوێندن و ئەوانە جگە لە ئامادەی و زانکۆکان هەموو ینی ئەو دوولایەنە داخراوە، بەڵام بنەڕەتی لەگەڵ باخچەی ساوایان و ئەوانە کراوەتەوە و بەپێی سەرژمێریەک 1 ملیۆن مناڵ لە قوتابخانەی بنەڕەتی و داهنگە باخچەی ساوایانە لەبەرەوەمە ژمارەیەکی زۆرە و لەو باوەڕان ئەگەر بێت و سوید ینی قوتابخانەکان بێتەوەی کەوان تقریبا ملیۆنی مناڵ لە ماڵەوە بێ. اینجا لێرەدا لەبەرەوە کەوتونەتە هەوڵدان بۆ دانانی پلانێک بۆ نمونە ئێستا لە سویدا 7 خەتی گەرم هەیە کە ئەتوانن ژنەکان تەلەفۆنیان بۆ بکەن. یەک خەتێکیان بۆ منداڵانە، خەتێکیان بۆ ژنان کتانی گەنجە، خەتێکیان بۆ کوڕانی گەنجە. وەختیشت 500 خەت تەواو بەڵام بەخێرایی تەواوی کە بۆ ئەگەنا دوای ئەتوانی بگەڕێەوە سەر مەوزوعەکە. دوای ئەوە و خەتێکیش بە هەموو زمانەکانە. ئینجەمە بەسمەوەی هەموو وڵاتانی جیهان و هەموو دەوڵەتان پێش ئەوەی کە بڕیاری کەرانتێن بدەن کۆمەڵێ پلانیان هەیە بۆ جێبەجێکردنی گرفتەکانی. باس زۆر سپاس ڕێواز ئەحمەد بانی خێڵانی. ئەمەل خان جەنابە دەگەڵ لە مۆزوع قسەیەکت هەبێ، بەڵام زەحمەت نەبێ هەر کەس بە کورتی جارێککە خۆی بناسێنێ لەگەڵ پیشە یان ئیحتیمامی. بەڵێ فەرمانە خان. سڵاتان لێبێ، زۆر سپاس کاک سەرۆ، بابەتێکی گرنگە. من ناوم ئەمەل جەلالە، ئەندامی ئەنجومەنی باڵای کاروباری خانمانم و بەڕێوەبەری گشتیم لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران. هەڵبەتە ئەنجومەنی باڵای کاروباری خانمان هەمووتان جەنابتان ئەزانن کە ئەنجومەنێکە سەر بە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانە و کارەکانمان بۆ پیاچوونەوەی بە سیاسەت و استراتیژی حکوومەت تایبەت بە دۆسیەی ژنان و داڕشنەوەی سیاست استراتیژ و بەرنامە و دانانی پلانی سێکتەری لە چارچێوەی دامەزراوە حکوومەکان و لەو بوارەشدا گەلێک هەنگاوی گەورەمان بڕیوە. سپاس بۆ بەرنامەکەتان. بەڕاستی بەر لەوەی بچینە تەورەکانی تر، تەوەرەی یەکەم بابەتی یەکەم کە بابەتی کۆرۆنایە، ڤایرۆسی کۆرۆنا لە کوردستانە ژنان یاخۆ بارودۆخی ژنان چۆنە ڕوات و چۆن ژنان ژیان دەگوزەرێنن. ئەگەر سەیری دۆخی ژن بکەین دەبێت دابەشی بکەین بۆ چەند ئاستێک. ئەو ژنانەی کە فەرمانبەر بوون واتە دەوامی فەرمیان هەبووە جا لە دەستگای حکومی بێ یان لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی یان دەستگا میدیایەکان بێت. بەشی دووەمی ئەو ژنانن کە لە ماڵەوەن. ئاستێکی ترمان هەیە بەداخەوە ئەو ژنانەی کە بە ساڵات چوون یان ئەو ژنانەی کە تووشی نەخۆشی درێژخایەن یان پەککەوتن لەسەر جێگاکانە
و ئەو ژنانش کە لە ناو شەڵتەرەکانان واتە ژنانی هەڕەشە لێکراو کە لە ناو ماڵی داڵدەدانی دامەزراوەکانی حکوومەتی هەرێم کە سەر بە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیە سەر و هەموو ئەمانە ئەگەر سەیریکەین جیاوازی هەیە بارودۆخی هەرێکێک لەوانە بۆ نمونە ژنانی فەرمانبەر لە ڕابردوودا ئەو ژنانەی کە دەوامێکی فەرمیان هەبووە دەوامێکیان هەبووە و هەڵگری بەرپرسیارەتێک بوون دواتر گەگەڕاونەتەوە بۆ ماڵەوەش جارێکی تر بەرپرسیارەتی خێزانیان لاستوێ واتە تەواوکردنی ئەرکە خێزانی و ئەرکە کۆمەڵایەتیەکانیان بەڵام ئەو ژنانەی کە لە ماڵەوە بوون بەردەوام لە ماڵەوە سەرقاڵی ئامادەکردنی پێداویستەکانی خێزان پەروەردەکردنی خێزان و دابینکردنی پێداویستەکانی ئەو ژنانی بە ساڵاتچوونیان ئەو ژنانەی کە نەخۆش و نەخۆشی درێژخایانیان هەیە ئەو ژنانش کە پێویستیان بە خزمەتگوزاری زیاتر پێویستیان بە گرنگی زیاتر پێویستیان بە هاوکاری ئەندامانی خێزان و هاوکارەکانی دامەزراوەکانی تر بێ و ئەو ژنانەشی کە هەڕەشە لێکراون و کە تا ئێستش لە ناو شوێنەکانی داڵدەدانن ئەوانش بەشی یەکەمیان کە فەرمانبەر بوون و ئێستا لە ماڵەوە نەبینین ئەو ژنانە ئێستا لە ماڵەوە ڕاستە دەوامێکی فەرمیان وەستاوە بەڵام لە بارودۆخێکی جیاواز تەواو جیاواز لەوەی ڕابردووە چونکە ئەوەی ڕابردوو هەموو خێزانەکان مەشغوڵ بوون پەیوەندەکانیان ئاستی بینینەکانیان یان تێکەڵاوبوونەکانیان کەمتر بوو لەوەی کە ئێستا هەیە بەڵام ئێستا کە لە ماڵەوەیە تێکەڵە بووەتەوە بە خێزان بۆیە ئەزمونێکی جیاوازترە لەوەی ڕابردوو واتە شێوازێکی جیاوازترە لە ژیانی پێشوویە و ئەو ژنانێک کە بە ساڵاتچوون و لە ماڵەوە ئەو ژنانەش پێویستیان بەوەیە کە خێزانەکان و ئەندامانی خێزان هاوکاریان بن ئەو ژنانەی لە ناو دامەزراوەکانی دەوڵەتن یان حکوومەتن کە هەڕەشە لێکراون ئەو ژنانە بە سپاسەوە وەزارەتی کار وەزارەتی ناوخۆ چۆن لە ڕابردوودا کاری لەسەر کردووە بە هەمان شێوە خزمەتگوزاریەکانیان بەردەوامە پێداویستەکانیان بەردەوامە و لە جێگای تەقدیرە کە وەزارەتی ناوخۆ لە ڕێگای بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی وەکۆی کە ڕێوازخان ئاماژەی پێدا هێڵی 1990 لە هەرێمی کوردستان کارایە و بەردەوام دەوامی فەرمی خۆیان بەردەوامن و لە هەر شوێنێکە توندوتیژی یان خوسکاڵا هەبێت لە ڕێگای ئەو 1990 سکاڵاکە دەگەیەنرێ و بە دوواداچوون ئەکرێت بۆ چارەسەرکردنی گرفتەکە دەمێنێتەوە سەر ئەوەی بارودۆخی ژنان بەگشتی لە کەرنتینەیە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە چۆنە بێت بەڕاستی ئەگە سێریکەین ئێمە لە کۆمەلگایەکی نیم چەکراون کۆمەلگایەکین هێشتا ئاستی وشیاریمان لەو ئاستەدانیە کە بەرپرسیارەتەکان یاخود ئەرکەکانی سەرشانی هەرێکێک لە بەرامبەر ئەوەی تر بیخوێنێتەوە یان خوێندنەوەی بۆ بکە بە بڕوای من ژنان ئێستا ئەگەر ڕابردوو چەند قورساییان لەسەر بۆ ئێستا قورسایەکانیان زیاتر بووە بۆچی لەبەرەوەی با بڵێن گوشارێکی دەرونی تاکەکانی خێزان لەسەر ژنەکان لەسەر دایکەکانە زۆرتر لەوەی کە بە تایبەتی باوکەکان و براکان کەمتر ملزەم بوونیان ناچار کراون کە لە ماڵەوە بمێنەوە بەڵام ئێستا زۆرینەی کاتەکانیان لە ماڵەوەیە ئەم با بڵێن ناچارکردن یان کەرەنتینە وای کردووە کە گوشارێکی زیاتر لەسەر ژنان کەڵەکە ببێت و لایەنێکی تری ئەوەیە کە ژنان لەگەڵ ئەوەی کە وەکو ڕێوازخان وتی بەشێکی زۆری ئەو ژنانە لە کەرتەکانی گشتیە بە تایبەتی لە بانکەکان لە فەرمانگە تەندروستیەکان و لە ئەو فەرمانگانەی کە پەیوەنددارن بە بەرەنگاربوونەوەی توندوتیژی دەستگا میدیاکان ئەوانە بە بەردەوام کاری خۆیانەکەن و دوو جار بەرپرسیارەتیان هەیە بەرپرسیارەتێکی پیشەیە کە ڕوبەڕووی ئەو دۆخە بوونێتەوە بەرپرسیارەتێکی کارێتەوە بە ماڵەوە ئەبێ خۆی بپارێزێت ئەلێرەیە بەڕاستی ئەوەی تێبینیمان کردووە وەکو پێویست بەداخەوە هێشتا کۆمەلگەی کوردستانی هێشتا لە ئاستی ماندووبوون و لە ئاستی قوربانەکانی ژنی کورتێ نەگەیشتووە هێشتا هەست بەو ماندووبوونیە یان هەست بەو بەرپرسیارەتیە ناکە کە لەسەر دایکانە بۆیە بەگشتی ئەگەر سەیری بارودۆخی ژن لە هەرێمی کوردستان بکەین لەگەڵ ئەوەی ئەتوانی کەمێ بەردەوامی بەس ئەگەر تەنها ئەوە ناڵێم بارودۆخی ژن لە هەرێمی کوردستانە دەبێ وەکو بابەتێکی نیشتیمانی سەیریکەین وەکو پرسێکی نیشتیمانی سەیریکەین وەکو پرسێکی دامەزراوەی سەیریکەین نەک وەکو پرسێکی ژنان ئەوەی کە زۆرتر چاوەڕوانیە کرێ لە دەستگا کۆمەڵایەتەکان و دەستگاکانی ژنان
زۆرتر جەخت لەوەکەنەوە کە ئەمە ئەرکی ڕێکخراوەکانی ژنانە ئەمە ئەرکی خودی ژن خۆیەتی لە کاتێکە کە ئەمە بەرپرسیارەتێکی دامەزراوەیە دەبێت تەواوی دامەزراوەکان لە هەرمی کوردستان هەماهەنگن بۆی ئەو بارودۆخە تێپەڕێنین. زۆر سوپاس بەڕێز ئەمەل عەبدوڵڵا لە ئەنجومەنی باڵای خانمانی کوردستان. ئەزانم بەڕێز دڵخواز ئەمال جەلال ببوورە بەڕێز دڵخواز عەبدوڵڵا باری قانونیە لە تەوەری دیکە دەینە سەر وەختی جەنابەت. بەڕێز بەهار عەلی ئەگەر لەو مەوزوعە شتێکی کورت هەبێ. بەڵێ بێگومان هەوڵێم زۆر بە کورتی بێ و منەوەی لە پرسیارەکە شتێگەشت بووم زیاتر وازام تەرکیز لە تەئسیری کۆرۆنایە لە ڕووی دەرونیەوە لەسەر ژن و مناڵ. بۆیە من هەرچەنە مختص نیم لە بواری دەرونیە بەڵام هەوڵەیەم لە ڕێگەی خبرەی ڕێکخراوەکەمان لەو بوارە زۆر بە کورتی هەندێک شت ئاماژە پێ بکەم. لە ڕاستیە حکوومەت وەختی خۆی کە سەرەتایی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئیجراعاتی زۆر باشی وەرگرت لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی ئەمنیەوە، یعنی پێم وایە کە لە نمونە هەرە سەرکەوتوەکانی دنیا، بەڵام نەمەسلەی ژن و نەمەسلەی کێشە دەرونیەکان نەبووە بەشێک لەو سیستەمە. من تێگەم لەوەی لەوانەیە پەلە بوو کتوپڕ ڕوشتەکە بە هەموو شتێک حازر نەبن، بەڵام وا مانگێک زیاتر ئێمە لە مانگی 2 ئیشەکرێ لەسەری ئەکرا وردە وردە ئێستاش ئەکرێ وردە وردە ئەو قەزیانە بخرێتە ناو ئەو ئەجەندەی کە دانراوە بۆ ڕووبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هەموو ئەو مەسەلەی تونوتیژی ئەوەی کە هەردوو بەڕێزان ئەمەل خان و ڕێواز خان و ئەمانە باسییان کرد. من نامێت دووباریکەمەوە چۆن تەدەخلی حکومەت چۆنە بێ لە کاتی ئەزمەیەکی وایە. من پێم وایە ئەوەی لە ڕووی دەرونیەوە دووشت زۆر تەئسیری گەورەی لەسەر یعنی نەخۆشی کۆرۆنا لە دوو جانبۆ زۆر تەئسیری لەسەر ژن و مناڵی شەیە. یەکەمیان ترس خۆی کە ژن هەر کەسێک لە خێزانە ئەترسێ لەوەی تووشی کۆرۆنا بێ لەبەرەوەی دەردێکی کوشندەیە ئەو ئەحسائیانەی بە تایبەتیش کە لە تەلەڤیزیۆنەکانەوە بە بەردەوامی پیشانیان ئەوەش لە ڕووی دەرونیەوە ینی دوو لایەنی هەیە. لایەنێکی باشە ئینسان معلوماتی هەبێ، بەس لایەنێکی تری بەڕاستی ترس ناکە. یعنی من بە ترسەوەی خەمە سەر تەلەڤیزیۆنی کورسات چونکە بلا شریتەکانە بە بەردەوامی تایە پیشانە ئەوەندە کەسمت لە هەر دقەیەکە لە فلان وڵاتەوە. ئەمە جۆرە ترس و دڵڕاوشیەک لە لای ژنان هەمومان دروستەکە بە تایبەتی ژنان کە لەوانەیە تووشی خەمۆکی بێ، لەوانەیە تووشی کەئابە ببێ، لەوانەیە تووشی دەیان کێشە و گرفتی دەرونی ببێ. خاڵێکی تر هەیە ئەوەی کە زیاتر تەئسیرەکەی لەسەر ژنە ژن چونکە تەوزیع کۆمەڵاکاری تەوزیعکردنی ئەو دابشکردنی کۆمەڵایەتی کار هەموو مەسئولیەتی صحەی خێزانیش لە ئەستۆی ژنایە. بۆیە ترسەکە لێرە تەئسیرەکەی لەسەر ژن دوو جار زیاتر بێتکە نەکرد بۆ ژیانی خۆیە ترسێ مەسئولە بەرامبەر بە پاراستنی ژیانی مناڵەکەی مێردەکەی خەسووی دایکی، یعنی ئەوەی کە لە خێزانەکە ئەو سەرپەرشتێکە. بۆیە مەسئولیت کە ئینسان لە ڕووی مەسئولیتشە گەورە بوو، یعنی مەسئولیتەکەی گەورە بوو، ئەرکەکانی گەورە بوو لە ڕووی دەرونیەوە ئەنجارێکی کە چۆن بڵێن خەو و خەیاڵێ بێ بەوەی کە چۆن ئەو بتوانێت ئەم ئەرکە جێبەجێ بکە و کەس نەخۆش نەکەی و کەس نەمرێ. ئەمە جانبێتی پێم وایە زۆر جانبێکی لەش ئەو تونوتیژیە خێزانێ بەربڵاوی کە لە کوردستانە هەیە بەداخەوە بێتگە لەو حتا یعنی ئەو ئیجراعاتی کە حکومەت دایناوە ئەکی جێگەی دەستخۆشیە، بەڵام کەم و کورتیشی زۆرتیا پێم وایە لە جاری ڕابردوو هەندێک شمان باس کرد لەوە نامەوێت دووباریکەمەوە ئەکرا ئێستاش ئەکرێ زیاتر دراسی بکەین چ جۆرە میکانیزمێک بگوت بدۆزینەوە پێکەوە ڕێکەوین لەسەری ئەوەی کە چۆن خزمەت گوزاریەکان بەو ژنانە بگەیەنرێ کە دووچاری تونوتیژی خێزانی بن، چکە هەموو ئەزانین چوون بۆ پۆلیس زۆر زەحمەتە لەم کاتەیە بە بۆنەی مەنعە تەجاوزەوە ئەو هێڵی گەرمی یان 190 ئیحالەیانەکە بۆ پۆلیسی گەڕەکەکان کە ئەزانین پۆلیسی گەڕەکە ناتوانێت بۆ ئەرکە هەستێنە تەدریب کراوە نەوەعیکی بەرزی هەیە بۆ مەسەلەیە. بۆیە ئێستا ژۆخت ماوە ئێمە بە دوای میکانیزمە بگەڕین. یەکێ لە کێشە هەرە سەرەکیەکان بە تەسەوری من بۆ ئەمانە ئەوەیە ئێمە لە کوردستان ئەساسەن بنیەی تەحتی صحی نەفسیمان نییە، یان زۆر لاوازە ناڵێم نییە، زۆر سەرەتاییە، ینی بنیە تەحتیەکە سەیری خەستەخانە دەرونیەکان کە سەیری ژمارەی دکتۆری دەرونی کە سەیری ئەو معلوماتە تەندروستی دەرونیانی کە بڵاوکرێت زۆر کەمە، زۆر بیدائیە. بۆیە هەموو ئەمانەوە ئەکات کاریگەریەکەی لە ڕووی دەرونیەوە چکە ژنان
ئەوانەی تووشە بن بۆ کوێ بچێ بەرەو چ دائیرێ مؤسسەیەک بڕوە تەلەفۆن بۆ کێ بکات یعنی معدا یعنی من هەندێک معلوماتم هەیە لەسەر نەخۆشخانەی نەفسی لە هەولێر ئەوەیە دکتۆرەکان بە خەفەر هەندێک ئەو نەخۆشانە ئەبینن کە پێش وەزعی کۆرۆنا هاتوچیان کردن بەڵام ئەزانین لە وەزعی کۆرۆنا دەیان کێشەی دەرونی دروست بۆ خەڵک چۆن ببێت بۆیە پێم وایە ینی ئەوەی کە ئێستاش ئەکرێت مەسەلان چۆن بەوەی کە لە ماڵەوەین چۆن احتیمام بین بە خودی خۆمان سێڵف کرد چۆن ئاگامان لە خۆمان بێت چۆن تعامل بکەین لەگەڵ ئەو ئەخبارانەی ئەی بیستین ئەنی ئەمانە هەمووی تەکنیکن بەڕاستی چۆن بڵێ مؤسسەیەکی گەورەی ئەوێ من پێم وایە وەکو پێشنیارێک ئێستاش دەیان ڕێکخراو هەیە لە پاڵ ئەو خەستخانە نەفسیانی کە حکوومەتێتی دەیان ڕێکخراو هەیە محتەمە لەوانەیەکێک لەوانە ڕێکخراوەکە ئێمە ڕێکخراوی ئێمە بە گەشە پێدانی مرۆیی مەلەفێک یەکێک لە مەلەفمان سەحەی ژنەوە سەحەی نەفسیە بۆیە دەیان چەندین باحیسەی نەفسیمان هەیە کە لەوانەیە بکرێ هاوکار بن لەوەی کە ئیمکانیەتی ڕێکخراوەکان لەو بوارەیە چۆن بخرێتە کارەوە بۆ لەوانەیە لە ڕێگەی بەرنامەی تەلەڤیزیۆنیەوە بێ ئەنی هەموو ئەو بەرنامانەی کە لەسەر کۆرۆنای بینین هیچ شتێکی تیان نییە لەسەر علاقەی بە هێورکردنەوەی بارودۆخی دەرونیەوە بێ هەر ئەڵێ مەترسە بەس چۆن نەترسین ینی بە چ ئالێتێک چۆن نەترسین وەنی ئەمجا زۆر ئەوانە سپاس دەکەم ئەگەر ناچار بم بەشت بڕم باز مەجال هەیە جاری دیکە مۆزوعەکە تەواو بکەیت من پێم وایە ئەگەر دنیا بەرە دنیا مەردان لێرەیە من وێنەکەی نابێنم بەڵام لە ڕقەمەکە بێ لێرە بێت قسە بکەسا مۆزوع دوای دێنە سەر بواری قانونی یار لێرە نیە باش ڕیسالە خان جارێکی تر بەیانی باش تۆ لە 5 دقەدا دەتوانی وەک ڕۆژنامە نووسێکی ئافرەتی چالاکی باش وە گەنج تەسەوڕێکی سەریعمان لەسەر بارودۆخی کەمپەکانی ئێزیدیان بدەیە بە تایبەتێکی ژنان هەموو کێشەکە باسمەکە تەرکیزە ژنان و بە دەرەجەی دوورەسە مناڵام کە و تەسەوڕێکیشمان بدەیە لەسەر ئەو ژنانەی کە مناڵیان هەیە و کێشەی قانونیان هەیە ئەلە ڕیسالە بەێ زۆر سوپاس کاکسەرۆ بەڕاستی ڕیسالەخان لە ئەمریکا قساکات بۆ یەکەمێک بڵێ فەرموو چکە من لە پێش وەزعی کۆرۆنا لێرە بووم یعنی من لە واقعا نیمە ئێستا لە کوردستان تایبە لە ناو کۆمپەکان چی هەیە بەڵام بە بەردەوامی لەگەڵیانم لە پەیوەندیدا و دەزانم وەزعی ئافرەت ناڵ وەزعی هەر کەسێک خراپە نەک تەنها لە کوردستان ناو کەمپەکان ئێستا لێرەش لە ئەمریکا وەزعی ئافرەت وەزعی نەفسی زۆر خراپە چکە مەسئولیەتی زۆر ئەکەوێتە سەر ئافرەت ئەمەوێ باسی ئافرەتی ئێزیدی بکەم یعنی ئافرەتی کە لە ناو کەمپە وەکو ئاوارەکانە ژین بێگومان وەزعی جیاوازە لە ئافرەتی دیکەیان کە بە عەربی پێڵێن المجتمع المضيف یعنی وەزعی دەرونیان وەزعی ئابووریان وەزعی کۆمەڵایەتی بەڕاستی هەر ئینسان لە ڕووی دەرونیەوە هەست بکە لە شوێنەکە شوێنی خۆی نییە یعنی بە نەچاری لەو شوێنەیە ئەوە تەنیا بەسەکو یعنی تەسیر لە دەرونی ئینسان بکە لە ڕووی دەرونیشەوە بەڕاستی ینی ڕاستە هەندێک ڕێکخراو هەیە کە ئیش لەسەر ئەوان دەکە چۆن تەهیلی ئەوانە بکە چۆن دەورە بوو ئەوان بکە بەڵام بەڕێی من کافی نییە لەبەر ئەوە ئەبینن بۆ نمونە زەواجی ئەوانەی کە هشتا تەمەنی لە ژێر 18 ساڵن بە شێوەیەکی بەڕاستی ترسەناک لە ناو کەمپەکان پیا بوویەوە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو ئەم ساڵ یعنی من هیچ داتایەکی لە حالی حاضرە لەبەردەستم نییە دروست بێ بەڵام زۆر بوو حالاتی ئینتیحار خۆکوشتن ئێمازان لە هەر شوێنێک حالاتی خۆکوشتن هەیە بەڵام لە ناو کەمپەکان زۆر زیاد کرێ تایبەت لە ناوبینی تەمەنی 18 ساڵ تاکو بە 29 ساڵ ینی ئەو لەم تەمەنە زۆر حالاتی ترسەناک لەوێ پیا بووە ئەمەوەی چکە ئیشم تەرکیزم ئێستا ینی لەسەر ئەوانەی کە لە دەستی داعش ڕزگار بوونە بەڕاستی لە وەزعی دەرونی وەزعی سەحی وەزعی کۆمەڵایەتی وەزعی ئابووری هەموو بەڕاستی زۆر خراپە جارێ ئێمە وەکو کۆمەڵگە ڕاستە ئێزدیان وەکو ئاین فتوایەکیا و ئەو فتوا جێ سوپاسی و بەڕاستی فەخرە بۆ
ئێمە و پێشوازی لەو کچانی دەستی داعش بکەن بەڵام بەڕێی من هێشتا کۆمەڵگە وەکو خۆ ئەوانە قبولیان نەکردووە یعنی بۆ نمونە ئێمە نێزینگی 3000 ئافرەت تا ئێستا 3000 ڕزگار بووە لە ئەوانە با بڵێن لە کوردستانە 1000 ئافرەت ما بێت چەند ئافرەت شو کردیە خۆ ئافرەتە دوایی کە لە دەستی داعش ڕزگارە بێ بێگومان پێویستی باوایە ژیانێکی تازە پێک بینە پێویستی بە استیقرارە پێویستی بە خێزانە ئەوانە شویان نەکردێت تا ئێستا ئەوەش دلیلی ئەوەیە تا ئێستا کۆمەڵگە بە شێوەیەکی دروست و بە قناعەت قبولی ئەوان نەکردیە دوای ئەوە یعنی بڕۆی لەناو کەمپەکان سەیری ئەوان بکی دەبینی ئەوانە بە خۆیان ئەو هەستە هشتا لای ئەوانە چکە ئێمە نەمانتوانیوە تا ئێستا ئەو هەستە لای ئەوان دروستکن و هیچ جیاوازی لە بینی ئەو کچان و کچانی دیکەی کە نەکەوتونە دەستی داعش نییە خۆیان ئاوا هەست دەکەن کە لە تەبەقی دووەم و سیەمن لەبەر ئەوە دائیمەن حەز دەکەن لەگەڵ یەکتر بن ناتوانن ینی تێکەڵی لەگەڵ کۆمەڵگەی دیکە لەگەڵ ئافرەتانی دیکە شتێکی دیکە کاکسەرۆ زۆر ترسناک بەڕاستی پەیدا بووە ئەویش یعنی ئێمە هەندێک گروپی ئیسلامی کە من پێم وایە داعشن لە ناو کوردستانە ئێستا هەیە ئاوا لەو کچانە دەکەن کە کچەکان ڕزگارە بن لە دەستی داعش طبعاً ئەوانە تووشی غەسل دەماغ بووینە تووشی ئەو بووینە کە ئاینی خۆیان گۆڕینە چەند ساڵ لە دەستی داعش بووە طبعاً عەقلیان گۆڕایە ئەوانە دیسان پەیوەندی بە ئەم کچان دەکەن و ئێستا تا ئێستا نێزینگی 15 کچی ئێزدی کە کەس و کاریان ئەکڕن و لە دەستی داعش ڕزگار دەکەن دیسان گەڕاینەوە بۆ لای ئەو گروپە ئیسلامیەکان کە ئێستا لە ناو کوردستان بەڕاستی ئێمە چەند جار ئاگاداری ینی جێپەیوەنددارەکان کردیە هیچ ینی حرەکەشیان نەکردیە هیچ بەرسشیان نەدایە ئێمە دلیلیشمان لایە بۆ نمونە دەنگی کە بۆیان ئەنێرن پەیوەندی پێیاکەن ڕسمەکانیان ئەمانە شتێکی زۆر خەتەرە بەڕاستیە بێ لێرە ینی پەیوەندیدارەکان لە کوردستان لە سەرما ئەوانە منداڵیان هەیە ئەوانەی گەڕاونەوە یا سەڵتن وەکو بزانی بۆ نمونە لە بیدایەتی کە من هاتمەوە بۆ ئەمریکا لە مانگی دوو بوو یعنی پەیوەندی بە منیان کردن وتیان یەک کچە لاوەی کە ئێمە ئیش لەسەرەکەن تەهیلی بکەن وەزعی زۆر خراپ بوو وتیان ئەوە لە ناو کەمپە ڕۆژ کە تەمەنی 8 ساڵ بوو یعنی زۆر بچووکن مناڵن من نازانم هەندێک دێن ئەترسن ناڵن ئێمە مناڵمان هەیە بەڵام ئەوەی کە خۆ هەمووتان زانن داعش چ نائینسانێک بوو ئەو کچەی کە یعنی کەوتبێتە دەستی داعش بێگومان یعنی بەبێ اغتیساب لە دەستی ئەوان ڕزگار نەبووە بەڕاستی یعنی دوای ئەوە زۆر بەیان مناڵ هەیە خۆ ئێمەزانێت نەریسا لە باسی کێشەی ئەوانەی کە مناڵیان هەیە و لەسەریان تۆمار ناکرێت کێشێکە لە دقەیەکە جارێ باسی کە دوای وەرەوەسەری بۆ ئەو مۆزوعش مەجال دەدەمەوە چکە پێزەخەکە تێپەڕی ئەگەر تەکری ئیشارەیەک بۆ بدێ وەکو معلومات وەکو ڕێینە زۆر باشە کە بەنسبەت ئەوانەی کە مناڵیان هەیە و لە دەستی داعش ڕزگارە بن بێگومان ینی حکوومەتی عێراق جارێمە مشکلی قانونیمان هەیە و حکوومەتی عێراق ئەوانە تەسجیل ناکەن وەکو ئێزیدی ئەنجا چۆن تۆ بێ مناڵەکە لە ئاینی خۆت نەبێت و دیسان لە ینی لەسەر ناوی دایکیش تەسجیل نەبێت ئەوە زۆر زەحمەتە لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی ئاینی و لە ڕووی دەرونێ ینی لە ئێمە خۆ کۆمەڵگەی کوردستان بە گشتی ڕەنگە ئەوە قبول نەکە نەک تەنها ئێزیدی ئەوە مشکلێکی زۆر گەورەیە دوای ئەوە ئێمە مشکلەی دیکەشمان هەیە خۆ لە وەختی ئەنفالش ئێمە ئافرەت هەبوون تا ئێستا نەمانتوانی ینی کە مناڵیش هەبووە نەمانتوانی قبول بکەن چکە ئێمە قانون مشکلەیە ینی بەڕێی من ڕاستە مشکلی کۆمەڵایەتی زۆر مشکلی قانونیمان ئەتوانی ڕقەمێکی نزیک لە ڕاستیمان بدەیە تۆ وەک چالاکبانێکی کچی ئێزیدی چەند کەسن ئەو ژنانەی کە گەڕاونەوە مناڵیان هەیە ئەو چش قانونیان هەیە خۆ من باسم کرد کاکسەرۆ زۆر ئافرەت دێت کە مناڵ هەیە ئەسڵان بەڵام مناڵەکانی خۆ بەجێ دەهێلێ و دێەوە هەندێک باسی ناکەن هەندێک بە ئێمە ناڵێن لەبەرەوە ئێمە ناتوانین ڕقەمێک بڵێن کە چەند ئافرەت هەیە ینی ئێمە زیاتر لە 3000 ئێزیدی ڕزگار بووە کە زۆربەیان ژن و مناڵە زۆر باشە ڕسەلەخان مەجال پێ دەمەوە ئەو زانیاریانەی تۆ زۆر گرنگە بۆەوەی کە ئینسان باش بکاتەوە باری قانونی بەڕێز دڵخواز عەبدوڵڵا کە پێشی داشتنی قسەمان بەیەکەوە کرد و باری قساسی جەنابتە جود لێ بوو ئەو کێشەی
ژنانی ئێزیدی تەمان لە پاڵ ژنانی ئێزیدی ژمارێکی زۆر ژنی کوردی مسلمان و میلەتەکانی دیکەی باڵێن نەتەوەکانی دیکەی کوردستانیشان کە لە دەرەوە لە نەتیجەی تێکۆشان ئایلەیان ینی خۆیان ژیاون یان بۆ خوێندن و کۆچبەرن لە دەرەوە مێردی غەیرە کوردی یان غەیرە عێراقییان هەیە کە دەگەڕێنەوە مناڵی خۆیان دێن هەمان کێشیان بۆ دروست دەبێت ئەوە تو چۆنی هەڵدەسەنگێنی دوایی چ ڕێگایەک پێشنیار دەکەی بۆ ئەوەی لەو تەنگ و چەڵەمە ئینسانیە دەرچێت چونکە مەسەلەی ئافرەتان یان ئەوەی کە پێ دەگوترێت مافی بەرابەری ئافرەتان وەکو ئینسان ژیان تا مافێکی بەرابەر نەبێ ئەو کێشانی هەردەمێنێ ینی ئۆزۆکە تەنیا لە هەبوونی فەرسەتی کار و کۆتا و هەندێک پێشکەوتن کە لێیان کەم ناکەینەوە بەس بەوە کۆتایی نایە فەرموو. سڵاوتان لێبێ من دڵخواز عەبدوڵڵا ئەندامی ئەنجومەنی باڵای کاروباری خانمان سەرۆکی لیژنەی یاسا و ڕاهێنەرم لە بواری جەندەر و لێکۆڵینەوە لە کەیسە خێزانیەکان. خۆشحاڵم ئەم دەرفەتەتان بە مندا دیارە ئەوەی جەنابەکە باسیەکەی باسی مەجهول نەسەبە یعنی مەجهول نەسەبیش سێ لە ڕووی قانونیەوە سێ ئاگرێتەوە ئەو منداڵانەی کە دایکیان هەیە و باوکیان دیار نییە یان باوکیان هەیە و دایکیان دیار نییە یان هەردووکیان دیارنین کەواتە ئەگەر پێناسەیەکی بۆ بکەین ئەبێ بڵێن یەکێک لە دایک و باوکەکە یا هەردووکیان دیارنین. ئەمەوێ باسێک لەوە بکەم کاتێکە شەڕ و ئەیە لە نێوان دوو وڵاتە ئێمە چووکە زیاتر تەرکیزمان لەسەر مناڵانی قوربانی دەستی داعشە کاتێ شەڕ و ئەیە لە نێوان دوو وڵاتە ئەگەر دوو وڵاتەکە دیار بێ بە نمونە شەڕی عێراق یا عێراق کۆیت ئەگەر دیار بێ کاریگەریەکانی دەرهاویشتەکانی و ئەو با بڵێن ئەو متەرەتیبانی کە دروستە بێ لەسەر ئەمە دیارن لەبەرەوەی لە نێوان دوو وڵاتایە و ئەزانی کاریگەریەکان چۆن معالەجە ئەەکەی بەڵام کاتێکە شەڕی داعش بوو زۆربەی ئێمە قسەمان لەسەر ئەو مناڵانەیە کە لەو توندی تیژی سێکسی دەستی داعش دروست بوون تەبیعەتێکی نێودەوڵەتی هەیە کاتێکە تەبیعەتی نێودەوڵەتیشی هەبوو مەسەن چونکە ئەو ڕێکخراوە جۆرەها جنسیەتیایە یعنی هەڵگری ناسنامەی جۆرا و جۆرن لە جوغرافیای جیاواز لە ناو ڕێکخراوی تیرۆریستی داعشا هەیە بۆیە ئێمە تەرکیزەکەی لەسەر ئەوەی دەرهاویشتەکانیش جیاوازن و بەرەنجامەکان و کاریگەریەکانیش هەر جیاوازن. ئەو مناڵانە کە لە فترەی نیزاعات زۆر جار کەیسەکان ڕەوانەی دادگای نێودەوڵەتی ئەکرێ چونکە تەبیعەتێکی نێودەوڵەتی هەبوو ڕەوانەی دادگای نێودەوڵەتی ئەکرێ بەڵام ئێمە وەکو ئەوەی کە خۆمان وەکو کوردستان دەوڵەت نین و دەوڵەتی عێراقیش لەبەرەوەی ئەندام نیە لە ناو دادگای نێودەوڵەتیە ئەم ممارەسەی ئەم حەقا زەحمەتە و دیارە بۆ ئێمە ناکرێت. ئەم بابەتە لە ڕاستیە حاڵەتێکی ئەتوانین بڵێن کۆمەڵایەتی سەپێنراوە بەسەرمانەوە ئێمەش قبولمان کردووە بکەری تاوانەکە دیار نییە و دوو قوربانی لە دوایەوە بەجێماوەکە هەم ژنەکەیە و هەم مناڵەکەیە دیارە مەجهول نەسەب ئێمە ئەگەر لە ڕووی یاساییەوە باسی بکەین یاسای چاودێری نەوجەوانان و یاسای باری کەسێتی کە مەفروض بوو لەم دوو یاسایە جێگای ببوایەتەوە ئێمە دەرچەیەکی یاساییمان نییە لەناو ئەم دوو یاسایە یاسای باری شارستانی لە مادە 23 لە ژمارە 23 1964 و یاسای تۆمارکردنی لە دایکبووان و مردووان یاسای کارتی نیشتیمانی لە مادە 20 کە تعدیل کراوە ئەمە زۆر بە جوانی جێگای ئەبێتەوە بەڵام کە کاری پێ ناکرێ ئێمە ئەلێرە کەمانعێکی قانونیش نییە کاری پێ نەکرێ بەڵام هەتاوەکو ئێستا کاری پێ نەکراوە چکە ئەمە بەڕاستی دەرچەیەک بوو بۆ ئێمە کە بتوانین ئەم منداڵانە بوون لە ئەنجامی ئەم تونند و تیژیە یان لە ئەنجامی زەواجی قەسری کە ئەوان ئەو ژنانە بە زۆر مارەکراون ئەو منداڵانەی کە پەیدا بوون هەردیارە ئەبنەوە بە مەجهول نەسەب چونکە باوکیان دیار نییە. ئەمڕۆ گرفتەکە ئەلێرە ئەوەیە ئەمڕۆ ئەم منداڵانە خۆیان قوربانین بەڵام لە ئایندەیە ئەگەر چارەسەری ئەم کێشەیە نەکرێ و ئەمانە هەر ئاوا بێناسنامە بمێننەوە کۆمەلگا ئەبێتەوە قوربانی. ئەگەر بەجال هەبێ ینی بەڕاستی ئەتوانین شتێکی بچووک بگەڕینەوە ئەمریکەکان کاتێک کە ڤێتنامیان داگیر کرد لەو کاتەیە کە لەوێ بوون پەیوەندیان هەبوو لەگەڵ ئافرەتە ڤێتنامیەکانە چەندین مناڵ لەدایک بوو کاتێکە ئەمریکا سەحبی کرد لە ڤێتنام ئەو منداڵانیان لەگەڵ خۆیانە نەبرد
بۆیە ئەمانە بێسەرپەرشتمانەوە ئەسڵ کاتە دەسەڵاتدارانی ڤێتنام کە هاتنەوە سەر حکوم بە چاوێکی کەم و دوونی تەماشای ئەمانەیان نەکرد هیچیان بۆ نەکرا دواتر لە کۆنگرێز داوا کرا لە ئەمریکا کە کاتێ مناڵەکان گەیشتنە 14 و 15 ساڵ کە ئیترەمە تەمەنی پێگەیشتنە ویستیان لەوێ شتێک بۆ ئەم مناڵانە بکەن تاوەکو بێناسنامە نەمێننەوە بەڵام هیچیان بۆ نەکرا کاتێک لە دوای ئەوە ئەحسائیە کرا تەماشاکن لە 90 ئەو مناڵانە بە تاوانبار دەرچوون کەواتە کاتێک کە ئەڵێن ئایندە لە ئایندەدا کۆمەلگە هەمووی ئەبێتە قوربانی ئەمە ترسەکەیە ئێمە بە ناچاری کە ئەم واقعەمان کۆمەڵکی ئێستا داتای فەرمی نییە بە وردی پێمان بڵێ بژبرە دۆخواستان چکە وەختەکە خەریکەتە دەبێ تۆ وەکو ژنێکی قانونی بۆ ئەم کێشە ئینسانیە چ پێشنیار دەکەیت چونکە ئینسان هەوا ژیانی ئینسان لەسەرەوەی قانونە کە کاتێک قانون تەمینی بەرژەوەندی کۆمەلگای نەکردی ئینسانەکانی نەکرد یعنی کار ناکات چ پێشنیارەکەی بۆ خۆ ناکرێ ئێمە ژمارەیەکی زۆر خەڵکی بە پێی قانونی عراقی قانونەکانی عراقی کۆن قانونی ڕاستیستین یعنی نەژاد پەرستین قانونێکە لەسەر بنەمای شۆڤینیزمی عەرەبی و جۆرێک لە دەڕاگرتنی بەڵانسی قەومی و مەزهەبی لە عێراق دانراون و حراسەتی ئەویان کردووە پێشنیاری چی تێ لەو مۆزوع بەڵێ دیارە ئێستا ئێمە ئەبێت لەوە دەست پێ بکەین ئەم منداڵانە ئەگەر لە 2014 لە دایک بوو بنێستە وەختی قوتابخانەیانە یعنی وەختی ئەویانە کە سوود ببینن لە خزمەت گوزاری خوێندن خزمەت گوزاری تەندروستی خزمەت گوزاری ئەو شتانەی کە لە ئێمە ڕۆژانە خۆمان پێویستمان پێ بێ ئەم پرسە لە دنیای گرفتی یاسایی بە دوای خۆیان هێناوە چارەنووسیان چیە لە ڕووی یاسایەوە ئایدانانی چارەسەرێکی یاسایی بۆ چارەنووسی ئەو مناڵانەی کە باوکیان لەگەڵ داعشتان و چۆنێتی دەرهێنانی ئەوراقی سبوتی بۆیان یعنی بیسەلمێنی کە ئەمانە باوکیان هەیە و ئەمانە ڕەچەڵەکیان هەیە هەموار یاسای باری کەسێتی ئەو مناڵانە بە ناوی دایکیان تەسجیل بکرێن لای عێراق ئەمە یەکێکە لە تەحەدیاتەکان کە عێراق نایکا حیزبە دەسەڵاتدارەکانی عێراق و ئەتوانم بڵێم کوردستانیش پێویستە بەرپرسیار بکرێن چونکە بە نەتیجە ئەمە ڕەهەندێکی سیاسی هەیە یعنی ڕەهەندە سیاسیەکە بۆ مەسەڵەن ئێستا ئێمە دائیرەی تەسجیلمان هەیە و جەوازاتمان هەیە ئیقامەمان هەیە ئەمانە ئەگەر ئێمە بمانەوێت لە کوردستان بکەینەوە دایرەی جەوازات بکەینەوە مەسەڵەن پێویستمان بە ڕەزامەندی وەزیری ناوخۆ هەیە بۆیە ئەبێ ئیلا سەرجەم دەسەڵاتداران لە حکوومەتی مەرکەزی و لە کوردستانیش بەرپرسیار بکرێن چونکە ڕەهەندی سیاسی هەیە بە شێوەیەکی تریش بەس ئێمە هەمانە بەڵێ مەسەڵەن لە یاسای لە بەڕێوەبەرەتی لەدایکبووان و مردووان و هەروەها لە یاسای ئەحوالی مەدەنی وەکوتمان لە کارتی نیشتیمانیش یاسای کارتی نیشتیمانی لە مادە 20 دەرچەیەک هەیە بۆ ئەمە یعنی ئەتوانن کاتێکە ئەگەر باوکیشی مسلمان بێ دایکی یەزیدی ئەم مناڵانە بۆ نمونە یا هەر جنسیەکی تری هەبێ مەسەڵەن بێجگە لە عێراقی باوکەکانیان ئەوە ئەتوانن بە ناوی دایکەکانیان تەسجیل بکرێن یانیش ئەتوانن یعنی هەر لە کۆبنەوەیەکی ئەو قانونە هەیە کە مناڵ بە ناوی دایک تۆمار بکرێ و بێتە هاوڵاتی ئێستا کاری پێ ناکرێ کاکسەرۆ کاری پێ ناکرێت سیاسای کارتی نیشتیمانی هەیە لە مادە 20 باز لەوە ئەکا بەڵام کاتێککە ئیشی پێ ناکرێت پێویستی بە تعلیماتە خۆ ئەگەر تعلیمات دەرچێت تعلیماتیش هێزی یاسای هەیە هەتاوەکو ئەو کاتێک یاسایەکی بۆ دەرەچێت ئێمە قانونێکمان لە عێراق و لە کوردستان نیشکە کاری پێ بکرێ هەیە کە ژن ئەتوانێ مناڵ بە ناوی خۆی تۆمارکە وەکو یاسای کاتی نیشتیمانی کە باسی ئەەکەم ئەمە زۆر بە جوانی زۆر بەڕوونی هەیە بەڵام کاری پێ ناکرێت اینجا لای ئێمەش ئەتوانن بە شێوەیەکی تریش دەرچەیەکی یاسایی تری بۆ بدۆزنەوە ئەویژەوەیە داواکاری گشتی دادوەری باری کەسێتی لەگەڵ دادوەری نەوجەوانان زائیدەن بەڕێوەبەری گشتی کاروباری کۆمەڵایەتی بەڕێوەبەری تۆماری لەدایکبووان و مردووان ئەمانە ئەگەر پێکەوە دابنیشن ئەتوانن بڕیارێک بن تاوەکو بتوانن ئەمانە تەسجیلیان بکەن و ناویان هەبێ و بتوانن بەو شێوەیە کە بۆ لەقیددا ئەندێک کە ناوێکی وەهمی بۆدا زۆر سپاس دوای ئەگەر مابێت دێنەوە سەر مۆزوعەکە دکتۆر نارین ئاکرێت تۆکو مختص لە بواری پەروەردە و چەندین تۆژینەوەت هەیە
ئەو مەسەلەی ژنانی ئێزیدی و تۆ لە درەوە ژیاوی ئەزانی کە بەشێکی زۆر لەوانەیە هەمومان ژنان بزانن کە بەبێ بەخوان و مناڵەکان لە مێردەکانیان جابوونەوە دەگەڕنەوە کوردستان هەمان کێشانێ چ پێشنیار دەکەیت تۆ؟ دەنگت نایە دەنگت بکەوە هەر وەکو هاوڕێیان باسییان کرد کێشەیەکی معقەدە و زۆر هەندیشی هەیە هەر وەکو ڕسالەخان باسی کرد یەکێک لەو گرفتانە ئەگەر بێت و هەتا کێشەی قانونی ئەو منداڵانە چارەسەر بکرێتن لە ڕۆی کۆمەڵایەتیەوە ئەو منداڵانە چۆن لەناو ئەو کۆمەڵگەیەدا دەتوانن ژیانێکی یاسایی بژین چونکە یەکەم جار ئەو منداڵانە هەر وەکو باز دەکرێت ناسنامەیان نییە ئەگەر هاتو ناسنامەش هەبوو هەر ئەو منداڵانە کە لەو کەسە لە دایک بووە کە دەستدرێژی کردیتە سەر دایکی ئەو منداڵە کە سوکاریان کوشتیە لەناو کۆمەڵگادا بە چاوێکی کەم تەماشای ئەو منداڵە دەکرێت بۆ دەبێت پروگرامێکی تاهیلکردنەوەی خەلک هەبیتن بۆ ئەوەی کە باوەش بۆ ئەو منداڵە بکرێتەوە وەک منداڵێکی ئێزیدی ئەگەنە تووشی گرفتی گەورە دەبن هەر وەکو ئاماژان پێدا ئەوە کە دەتوانن تووشی جەریمە و تووشی ژیانی زۆر سەخت ببنەوە پێشنیارێکی کە تاکو ئێستا دوو پێشنیار کراوە ئەگەر هاتو چارەسەری ناسنامەی ئەو منداڵانە نەکرا یەکێکەوە کە ئەو منداڵانە لەگەڵ دایکیان بنێرنە دەرەوەی وڵات تاکو لەوێ بتوانن ژیانێکی هەندێک ئارامتر و ئاساییتر بژین لایەکی ترەوە هەندێک ئیجرات هاتینە وەرگرتن تاکو ئێستا کە بەڕای من زۆر نائینسانیشە بەس وەکو حەلێک ئەو دایکانە مەجبور بووینە کە منداڵەکانی خۆن مەسەن لە ڕۆژاوا لە هێتیمخانەکان بەجێ بێڵن هەیە لە مووسڵ لە بەغدا منداڵەکانیان بەجێ هێشتووە ئەوەش کێشەی زۆر بۆ دایک دروست دەکرێت یعنی هەر چۆنێک بێت دایکە منداڵی خۆی خۆش دەوێت و سوزی هەیە بۆ ئەو منداڵە بۆیە لێستانەوەی منداڵ بەو جۆرە ئەرکێکی زۆر کارێکی زۆر نائینسانیە کە دەرحەقی ئەو دایکانە دەکرێت بۆیە یەکێک لە یعنی بنەڕەتترین ئەساس بۆ بەرابەری و یەکسانی ژن ئەوە کە بتوانێت مافی بەناوکردنی منداڵی خۆی هەبێت ئیتر ئەوە چۆن چارەسەر دەکرێت بۆ قانونیەکان و بۆ حکوومەت دەمێتەوە ئەوە یەکەم هەنگاوە بەڕای من کە دەبێ ئیشی جددی بۆ بکرێت لە هەمان کاتیشدا هاوشان لەگەڵ ئەو محاوڵانە لەگەڵ ڕێبەری دینی هەر وەکو بابە شێخ لە کاتی خۆی باسی کرد کە کچەکانی ئێزیدی فریشتەنە و دەبێ باوەشیان بکرێتەوە زۆر بە گەرمی لە لای کۆمەڵگاوە وەرگیرە بڕیارێکی لەو بابەتەش دەبێت بۆ منداڵەکان دەربکرێت بەداخەوە تاکو ئێستا بڕیارێکی وا بۆ منداڵەکان دەرنەچووە ئیتر دەبێت لەگەڵ پیاوانی ئاینی ئێزیدیەکانیش ئیش بکرێت تاکو کۆمەڵگا بتوانێت قبولی ئەو منداڵانە بکات وەکو منداڵی ئێزیدی و فەرق و جیاوازی نەبیت لە لایەکی ترەوە لە پەروەردەی لە مەنهەجدا ئێمە کە تەماشای مەنهەجی خۆمان دەکەین پەروەردەی ئیسلامیمان هەیە کە هەر ناوی ئەدیانەکانی تر جودا دەکەتەوە پەروەردەیەکە کە هەموو تەرکیزی لەسەر ئیسلامە وەک دین لەو مەنهەجەشدا ڕاچاوی مافی ژن مافی منداڵ مافی ئەدیان نەکراوە لەبێژە دەبێت کار بکرێتن تاکو ڕوحی پێکەوە ژیان لە لای منداڵ دروست بکرێتن دوای کە ئەو منداڵانە دەگەڕێنە ناو کۆمەڵگا بە چاوێکی یەکسان بە چاوێکی ئینسانی تەماشایان بکرێت و لە کۆمەڵگادا جیان ببیتەوە بەڵێ ئیتر من وەڵا هەر ئەو تێبینیانم هەبوو زۆر سوپاس بەندێک حەزە لەسەر ئەو مۆزوع چونکە لە سەڵبی ئیشمانە ئەگەر دێمەوە سەر بەس بە دەرفەتێ بگەم بە حوسێنی کورد نەژات
کە مختصە لە بواری گەشەپێدانی مرۆیی ئەو کێشەی کە مافی ژن بێ بۆ ئەوەی کە چ لە کاتی کارەسا تا بێ چ لە کاتی کێشەی عائیلی بێ بتوانێت مناڵ بەناوی خۆی تۆمارکە ئەوی بەرابەری وەکو پیاوی هەبێت ئەوە زۆر کێشە لە بین ئینسانەکان لە کۆڵگای ئێمەدا وەکوتە تەجربەی هەموو دنیاشە حەل دەکات. کاک حوسێن تۆ پێشنیاری چ دەکەی و چۆن مۆزوعە دەگەی؟ سلااو و ڕێز بۆ هەموو لایەک زۆر خۆشحاڵم لە خزمەتی ئێوەی عەزیزدا. بەرای من هەیکەلیەتی ئەو مناقشەیە دەبێت دابەش بکرێتە چەند ئاستان. یەک ئاستی ماکرۆیە لە ئاستی وڵاتدا کە سیاسەتی گشتی وڵات دەبێ هەنگاوی بۆ هەڵبێنێ، ئەوەی کە بەرێز دڵخواز عەبدوڵڵا پێم وایە فەرمووی، ئەوەی کە چەند یەکەی بەرپرسی حکومی پێکەوە دابنیشن بتوانن بریارێک دەربکەن کە لەباری یاساییرا چارەسەری ئەو کێشەی منداڵەکان بکەن. لەبەرەوە کە ئامانجی سەرەکی ئێمە دەبێ ئەوە بێ کە لە وڵاتی ئێمەدا چ مناڵبی چ ژنبی چ پیاوبی چ سەر بە هەر گروپێکی ئێتنیکی و دینی و مەزهەبی بی دەبێت لە ئامانجمان ئەوە بکرد دەڕۆین بەرەو ئەوە کە هەموومان ببینە هاوڵاتی سەربەر. ئەوە دەبێت ئامانجی ژیانی ئێمە بلە دامەزراندنی ژیان بە لە کوردستان. جا مناڵ دەتوانێت با بشینە بێ و ببتە هاوڵاتیەکی سەربەر، دەتوانێت دایکشینە بێ و ببتە هاوڵاتیەکی سەربەر. ئەوە ئەرکی کۆمەلگایە و ئەرکی سیاسەتی ماکرۆ، سیاسەتی گشتی وڵاتە لەسەرەوە ئەوە حکوومەتە کە دەبێت ئەوەی شت هەنگاوی بۆ هەڵبێن. بەرای من ئەوە یەک ئاستە. ئاستێکی دیکە کە دیسان هەرگرێ دراوە بە ئاستی ماکرۆ، ئەوەش ئەوەیە کە ئێستا کۆرۆنا زەربەیەکی گەورە لە وڵاتان و لە ئابووری وڵاتان و لە سیستمی ئیداری وڵاتان دەدا، بەڵام ئامانجەکەمان دەبێ ئەوە بێ کە گەشەکردنی ئابووری کوردستان ئامانجی سەرەکی بوێ لە ئاستی ماکرۆدا، ئەوە کە ئەگەر ئەوەمان هەبێ و ژن و پیاو بتوانن تێیدا بەشدار بن، بە تایبەتی کە دەگاتە سەرپرسی ژنان، ڕفاهی ئابووری وا دەکا کە زۆرێک نەو تەکنۆلۆژیایە کە کاری ڕۆژانەی ژن کەم دەکات ئەوانە بەردەست دەبن. مەسەلەن هەبوونی جلشۆری لە ماڵەکاندا یەکجار زۆر گرنگە، بەشێکی زۆری کاری ژن کەم دەکات. زۆر تەکنۆلۆژی دیکە کە هەرچەندە ئابووری بێتە سەرتر، خەڵک هەموویان دەستیان پێ ڕادەکا و ژیانەکەی ئارامتر دەکات. یعنی کە چاو لە پرسی ژن دەکەی لە سێ شوێنی جوغرافیاییدا دەبێت چاوی لێ بکەین. یەک ماڵە، یەک شوێنی کارە، دووش لە ماڵدا دەتوانین ئەڵانویزی بارودۆخی ژن بکەین کە چی شتایەک دەتوانێت بارودۆخی ژن ئارامتر بکە، کارێکی سوودتر بکە. لە هاتوچۆدا پابلیک ترانسپۆرت هاتوچۆی ژن یەکجار زۆر گرنگە. ئەوانە هەموو مربوطن بە ماکرۆ و گشتی وڵات. لە سەرکاردا دەتوانێت ئانالیزێکی تایبەتت هەبێت بۆ ئەوە کە لە سەرکاردا ژنەکانی ئێمە چی موشکلە. ئێستا لە بازاری کاردا 14 لە سەری ژنەکانی کوردستان بەشدارن، ئەوی دیکە بەشدار نین. لە فرۆسی گەشەی ئابووری، لە فرۆسی ئەوە کە ژن لە کاردا بارودۆخ و پێگەی بێتە سەرتر، گرێدراوی ئەوەیە کە کۆمپتێنس و توانایی ژن بەرز بکرێتەوە. بۆیە لێوێدا مەسلەی پەروەردە دێتە گۆڕ کە دیسان دەکەوێتە سەر سیاسەتی ماکرۆی وڵات. حاڵەتێکی دیکە هەیە کە زۆر گرنگە، ئەوەش کەمێک بە مختصری جادوایی دێنەوە بەسەرچاو. ئەوەش ئامادەکردنی بیری گشتیە بەرەو ئەوە کە پرسی ژن وا مەترەح نەکرێت دەڵێ ئەمە لە شەرداین. پرسی ژن
تێکەڵ بکرێ بە پرسی گەشەپێدانی وڵات، پێشکەوتنی وڵات، هاوکاری کۆمەڵایەتی، هەمبەستگی کۆمەڵایەتی و دەست لە ناو دەستیەکبوون و استراتێژیەکی یەکانگیر. زۆر باش زۆر ئەوەش میدیا یەک ساڵیە فقط ئەوەش میدیا دەتوانێت دەوری گەورەی هەبێ. ئەوەکو ئاراسخان تیکە دەتوانێت دەورێکی باشیانە. زۆر سپاس. بەرز بەهار عەلی دەویست مداخەلەیەک اینجا مداخەلەکە لە 2 دقەدا ئەگەر بکرێ بۆی بینە سەر مەلەفی دیکەمان هەیە ئێستا. زۆر باشە. هەر لەسەر مناڵایەنێکە لە نەتیجە اغتیساب لەدایک بوون من پێم وایە ینی کۆمەڵێک پرسیار کرا ژمارە ڕاستە کەس نازانێ ژمارە چییە چەنە، بەڵام هەندێک ئەشر هەیە بۆمان تەحدید دەبێ. من لە ماوەی ڕابردوو لە مانگێک سەردانی ڕۆژاوام کرد لە یەکێک لەو کتانم بینی کە تازە لە کەمپی هۆڵ ڕزگاری ببووتم چەند مناڵن کە لە نەتیجە اغتیساب لەدایک بوون. بە کورتیەکەی دوای نقاشێکی زۆر وتی هەر کتێک لە تا دوای ناوەڕاستی 2015 لە دەست داعشما بێتەوە تەوەقع بکەن بەلایەنی کەم مناڵێکی هەیە، بۆیە با تەسەووری عەدەدەکە بکەین چەنە. دووە بێ ئێمە ئەم کێشەیە لە ڕووی یاساییەوە جیاوازی بکەین لە بینی قانونی جنسیە کە دایک حەقی هەیە جنسی خۆی بیابە بەپێی قانونی عراقی. ئەوەی دڵخوازخان باسی کرد وابزانم زیاتر مەبەستی ئەو جانبە بوو پرسیارەکەی تۆ کە یەکێک لە دەرەوە زەواجی کرد بە پیاوێکی ئەجنەبی بێتەوە ئێرە بەڵێ بۆی هەیە جنسی خۆی نەک ناوی خۆی، بەڵام قانون و دەستوری عێراقی ڕێگە نایە دایک ناوی خۆی بیا بە مناڵەکەی بە هیچ جۆرەکانی بە جیاوازی بکەین لە ناو ئەو دوو حاڵەتەیە. ئێمە چی بکەین باشە بۆ قەزەی ئەو مناڵانەی کە تەسجیلیان بۆ بکەین و هەبیان بۆ بکەینەوەانە پێویستمان بە چەند خاڵ شتێکە. هەندێک قانونمان هەیە ئەبێت تعدیل بکرێت، هیچ مەجالی تیان نیە. قانونی ئەحوالی شخصیە، قانونی ینی چی پیاڵن کارتی نیشتیمانی، هەندێکی هەموو ئەوانە پێویستیان بەوە هەیە کە پێویستی بە تعدیلاتە لەوانەیە لە مستەقبل بە تەفسیل بڵێن کامانە تعدیلاتە، بەڵام هەندێک شتمان هەیە بە ڕێنمایی ئەبێت. بۆ نمونە ئەگەر هات و مەحاکم ئەگەر ئیرادی سیاسی هەبێت ئێڵم ئیرادی سیاسی هەبێت و دڵخوازخانیش باسی کرد مەحاکم قبول بکات ئەگەر داوەت دایکێک کە مناڵی هەیە بچێت داوەت تەسجیلکە لە محکەمە بڵێ ئەمێ مناڵەکەم تەسجیلکەم. ئەگەر محکەمە بە ئیرادەیەکی سیاسی قبولی کرد ئەتوانن وەسایق بۆ مناڵەکە بکەن، یعنی کە بەیان ولادەی بۆ بکەن. بۆیە هەندێک شت هەیە پێویستی بە ڕێنمایی هەیە، بەڵام ئەوەی کە بمانەوە پرسیارەکەی کاکسەرۆکە ناوی دایک نەخێر ئەوە پێویستمان بە تعدیلی قانونە کە ئەبێت دایک مافی ئەوەی هەبێت کە ناوی خۆی بیا بە مناڵەکەی. فەرقیش هەیە لە بینی مەجهولی نەسەب، فەرقیش هەیە لە بینی مناڵی لەقیت کە باسی مەجهولی نەسەبەکەی مثلا کە ئەڵێن مناڵی لەقیت دایک واک دیار نییە، بۆیە حاکم بەپێی ئیجراعاتی مەحاکم ناوێکی وەهمی ئەیاتێ و ئەو لە دارالئەیتامیان ئەیەن بە ماڵێک پەیوەندی بە بەرابەری و مافی ئافرەت و حەلکردنی کێشەیەکی کۆمەڵایەتی گەورەوە نییە. بەزەڵەت جانبی دووهەم ئەمە کەیسی ئێمە وەختەکە زۆر ئیمانەکە بەڵێ ئەگەر شتێک بە خێرایی بێڵێت بەس ئەوەی ئێستا باسمانەکە حاڵەتێکی تازەیەوەی ئێستا هەمانە دایکەکە حزوری هەیە، دایکەکە مەوجودە، باوکەکەش هەندێکیان دیارن زانین هەندێکیان دیارن دایکەکان نەزانن کێ مێردەکانیان ڕاستە ناوی ئەبوو نازانم کێیە، بەڵام هەلەی قانونی ئۆتۆمانێ بۆی پێویستی بە ئیرادی سیاسی و تعدیلات و ئەمانێ زۆر سپاس باشم. کاکسەرۆ بەستەن هاویستم تا لە یەک دقەیە ئەوەی خۆمەڵم بەو حکومەی کە من نوێنەری هەرێمم بۆ مەلەفی عنفی جنسی بۆ ساڵانێکی زۆرە قسە لەسەر ئەم بابەتە ئەکرێ. بەڕاستی ئەمە بابەتێکی سیادی دەبێت حکومەتی عراقی ئیلزام بکرێت چارەسەر بکرێت بابەتی مناڵانی لەدایک بووی داعش. لایەنێکی تر هەیە ئەو مەترسی ئێزیدیەکان لەوەی کە ئەگەر مناڵەکە بە ناوی باوکێکی وەهمیەوە دروست بکرێت دەبێت مناڵەکە ببێت دایکەکەش ئۆتۆماتیکیە نەبێتە ئیسلام، کەواتە ئەمە جۆرێک لە مەترسی لەسەر ئاینی ئێزیدەکان دروستەکە. لایەنی دووەمی ئەوەیە کە ژنان وەختێک کە تۆ داواکەی مناڵەکە بە ناوی دایکەکە و بێ نابێ حەسرەن بۆ مناڵانی ئێزیدی بەیان بۆ مناڵانی لەدایک بووی اختصاب بێ، بەڵکو دەبێ ببێتە شتێکی عام بۆەوەی لە مستەقبەلی دوورە ئەم مناڵانە نەکەونە ناو تانەوتەشەری کۆمەڵایەتی کۆمەلگاکە بۆ ئەوەی نەناسرێنەوە لە ناو کۆمەلگایە، واتە تێکەڵی
مجتمع بە گشتی بکرێتەوە ببێتە یاسایەکی گشتی هەموو خێزانەکان دایک ئازاد بێ ئەمە پێویستی بە تەحولێکی قانونی و بڕوای اجتماعی و ئیرادەیەکی سیاسی نوێ هەیە کە ئەم قۆناغا لۆکۆمۆتیڤی اجتماعی بەرەو پێشە بەرە. بەڵێ بەڕێز دڵخواز عەبدوڵڵا لە یەک دەقەدا چکە دێن سەر. واللهی شتێکی تریش هەیە، یعنی دەرچەیەکی یاسایی تریش هەیە لە قانونی عێراقیە هەنێ مەجالاتی هێشتوتەوە بەس بۆ کاری پێناکرێ خۆی ئەمە کێشەکەیە کە کاری پێناکرێ دەکرێت ئیقامەی داوای ئیسباتی نەسەب و ئیسباتی زەوجیە بە یەکەوە بکرێ جا ئەو کاتە حاکم خۆی بڕیارەدا ناوێکی وەهمی بۆ باوکی دائنێ کە بڕیاری حاکمیش هەبوو بڕیاری حاکم لەسەرەوە مشتێکەوەیە ئەو کاتە ئەتواندێ جنسی بۆ دەربێنێ و کاتی نیشتیمانی دەربێنێ هیچ مشکلەیەکی نامێنێ و هەر ئەو یاسای کارتی نیشتیمانی ئەگەر کارا بکرێ زۆر مهمە چونکە دینی دایکەکەی کە ئێزدیە با باوکەکەیشی مسلمانە یا هەر شتێکی ترە ئەتوانێت لەسەر دینی دایکەکەی تەسجیل بکرێ و ئەو کاتە یاسنامەی نامێنێت. سپاس. گوێمان لە دڵێت نییە کاکسەرە کوژان و تەتەوە بمبورن لەبیرم چوو بڵێ لە ئاخیرا بۆ ئیستنتاج گەڕێکی دیکەی خێرای مناقەشەمان دەبێت بۆی ئەگەر شتێکتان مابێ بەڵام ئەگەر ئێمە من ئەو محوەری سێەم دەست پێ بکەم کەمە سەعاتەکەشمان تەواو کرد ئەگەر وەخت و تااقەتان هەبێ بەردەوام بینەوە محوەرەش بە خێرایی مناقەشە بکەین ئەگەر پێتان باش زۆر باش. بە ڕێواز خان میکانیزمی بەرەو پێشەوە هێنان و ئیبرازکردنی شخصیەتی ئافرەتی مؤثر لە وڵاتەدا ئەنی ئەو کارکترانێکەوە لە بارودۆخی کۆمەڵایەتی کوردستاندا ئەتوانن نمونەی سەرکەوتوو نمونەی ئاماژە پێکراوی کۆمەلگاکەمان بن. تۆ چ میکانیزمێک لە مێشکدا هەیە پێشنیارەکەی و پێ دوایە ئەو شخصیەتە مؤثرەی ئافرەتی ئازادی کوردستان دەبێت چۆن بێ ئەگەر لەوەدا قسەمان بۆ بکەین. مایکەکەت بکەوە. ئەمە پرسیارێکی هەمەلایەنە مرۆڤ دەتوانێت لە چەند لایەکەوە وەڵامی بداتەوە لە چەند ڕەهەندێکەوە سێری ئەم بابەتە بکە. بەڕای من لە هەموو شتێک گرنگتر پێویستیمان بە سیستەمێکی بەڕێوەبردننی وڵات هەیە کە باوەڕێکی تەواوی بە مەسەلەی یەکسانی هەردوو ڕەگەزەکە بێت. لە هەمان کاتە میکانیزمی کارکردن بۆ چەسپاندنی یەکسانی ژن و پیا و لە هەموو بوارەکانە دەستنیشان بکە نەک تەنیا ئەمە دەستنیشانی بکە بەڵکو پێویستی بەوەی کاری بۆ بکە میکانیزمێکی بۆ بدۆزێتەوە لە هەموو وڵاتەکانە بۆ هێنانەدی ئەم ئامانجە لەسەرەوە لە یاساوە دەستیان پێ کردووە بەڵام تەنیا یاسا دانانی یاسا بەس نییە بۆ ئەوەی بتوانێت ئەو ئامانجانەی خۆی بپێچێ بەڵکو کارکردنە لە هۆشمەندی و هۆشیاری خەڵکەکەیە. تۆ ئەگەر یاسایەکی باشت هەبێ لە خزمەتی بۆ نمونە دژی توندتیژی ژن و پیاو بێ بەڵام ئەو حاکم و ئەو محامیانی کە کاری تێکەن ئەو پۆلیسانی کاری تێکن بڕوایان بەوە نەبێ ئەو کاتە ناتوانێت ئەو یاسایانە جێبەجێ بکرێت. کەواتە لە ڕووی یاسایی توانی کاری بۆ بکەیت. دووهەم لە ڕووی هۆشیارکردنی خەڵک لە ڕووی ئازادکردنی عەقڵێتی خەڵکەوە لە ڕووی ئەوە هەموو ڕووداوەکان هەموو ئەو شتانی لە کۆمەلگایە ڕوو ئەدەن لە دیدی پیاوێکەوە سیر نەکرێت لە ئێستا پێوترێ پیاوبینی. چۆن نەتوانین کەسایەتی دروستکەین کەسایەتی بۆ نمونە ئەگەر بۆ مێژوو بگەڕێتەوە لە هەموو مێژووە ئەوەی یارمەتیدانی دروستکردنی کەسایەتی بووە ئازادی بووە ئازادی بیرروڕا بووە ئازادی بووە لە هەموو بوارەکانی ژیاندا. یەکێک لە خاڵە هەرە گرنگەکان کە هەمومان باسی لێ ئەەکەین و نارین خانش باسی لێکرد مەسەرەی پەروەردەیە لە پەروەردەوە تۆ چۆن ئەتوانی تاکێک دروستکەی کە بڕوای بەخۆی هەیە
یەکسانە لەگەڵ براکەیە لەگەڵ ئامۆزاکەیە لەگەڵ هاوڕێک کوڕەکانیکەیە ئەمە لێرەدا ئەبێ لێوە دەست پێ بکەین وا لە ژن بکەیت کە لە کشکی هەر لە سەرتاوە بڕوای بەخۆی هەبێ کە کەسێکی داهێنەری کە کەسێکی خوڵقێنەر و کەسێکی بەتوانە بەڵێخان سپاس حەزەکەی دێمە وڵات بەڵام وەختێکم ئەمە ئەگەر لە بەڕێز دڵخواز عەبدوڵڵا قانونیە بپرسین ئەگەر کۆمەلگای ئێمە بێوێ یان ئیرادەی سیاسی ئێمە بخێتە ژێر ئەو پرسیارە بەرابەریەکە تەواو بکە ئەو مەجهولن نەسەب و یانە باوکی بیانیە یان دیار نییە یانەوەکو ئەڵێن لەقیت یان بیژوو لە کۆمەلگای ئێمەدا ئەمانە ڕاستە مەعالەجە هەیە بەڵام لە قانونی عێراق و هی کوردستاندا بەلای ئەوە ناچن کە لە ڕوانگای بەرابەری ژن و پیاوە تەماشا بکەن بۆ نمونە ئەگە ژنێکی وڵاتێکی وەکو هۆڵەندا یانە وەکو سوید بگەڕێتەوە مناڵ ئیسپات بێهی خۆیەتی کە لەڕووی علمیەوە کارێکی ئاسانە پێم وایە ئەگەر سویدەکان لێرەنە یەکسەر ئەو کێشەیە زۆر بە ئاسانی چارەسەرەکەنەوە مناڵ ناسنامەی هەیە و دایکی سویدی و خلاص یان ئەگەر باوکی سویدی بێت تۆ لە کوردستان بۆ ئەو کێشە گەورەی هەر کێشەی ئێزیدیان نییە کە هەر کێشەی ئەو ژنانە نییە کە لە دەرەوە دەگەڕێنەوە کوردی موسڵمانن و هەر کێشەی بەڵکو کێشەی ئەو عایلانەشە زۆر عایلە زۆر کێشە هەیە لە کوردستان چارەسەر دەبێ و ئەو ئازادیە تەئمین دەبێ یان ئەو بەرابەریە تەئمین دەبێت کە دەبێت ئینسان لە بەرامبەر قانون بە مافی یەکسان بەرابەر بن چ پێشنیارەکەی لەوەدا بەڵێ دیارە هاوڕێیانم باسی هەنێشتیان کرد باسی هۆشیاریان کرد من پێم باشە لە هۆشیاریەوە بچمەناوەوە ئەگەر هۆشیارێکی کۆمەلگایی هەبێ بە گشتگیری ئیتر لە هەموو سێکتەرەکان لە پەروەردەیە لە یاسایە لە بەشی کۆمەڵاتیە سیاسیە هەر شتێکە و ئێمە لە حیزبەکانیشەوە دەست پێ بکەین کە ئەو ژنانەی کە لە ناو حیزبەکان کە پێ ئەگەن و کارکتەری سەرکردایەتین سەرنجام ئەمانەش نوێنەرایەتی حیزبەکانەکەن لە پەرلەمان و لە حکوومەتەوە پێگە حساسەکان ئەگرێن من ئەڵێم کاتێکە ئەگەر بێت و ئەم کەسانەی کە لێرەوە ڕەوانە ئەکرێن نوێنەرایەتی خەڵک بکەن لەوێ بتوان نوێنەرایەتێکی ڕاستەقینەی ژنان بکەن و بە چاوێکی ژنانە و بە تێڕوانینێکی ژنانەوە بۆ مەسەلەکان بڕوانن بۆ نمونە ئێمە پەرلەمانمان هەیە یعنی ئێمە لە پەرلەمان لە 133 پەرلەمانی کوردستان ژنە ئایا ئەم لە 133 ئەرکی بەرپرسیارەتی ئەویان هەڵگرتووە کە ژنان منی ژن پێویستم بە چییە منی ژن کاتێکە مناڵەکەم ناسنامەی نییە کاتێکە نازانم ڕوو بۆ کوێ بکەم چی کردووە بۆ هاوڕێگەزەکەی خۆی بۆیە گرنگە بۆ ئەوەی هەموو شتێ بچێتە چوارچێوەی یاسایی و یاسادانان پێویستە ئەو کارکتەرانی کە کاریگەریان هەیە لە سەرجەم نوێنەرایەتیەکانە لە ئاستی پێویست دابن تاوەکو بتوانن ئەم کێشانە چارەسەر بکەن و هەر تەنها ئەمەش بەس نییە ئێمە پێویستمان بەوەیە کە ئەوانش لە بواری ڕاگەیاندنە ئیشەکان مەسەن چاوت بکرێتەوە بزان کەسانی پرۆفیشناڵ یا خاوەن پۆستی ئیداری و تەکنیکی ژنی تایە یانتیان نییە کەناڵەکان ئایا بەرپرسی کەناڵەکان ژنی تایەتیان نییە تا سەرنجام ئەمانە ئەبنە ڕای گشتی مەسەن تۆ کارکتەری بەهێزە هەبێت لە پەرلەمان و لە دەسەڵاتی جێبەجێکردنە هەر ئەو کۆتایی کردانراوە بۆ دەسەڵاتی یاسادانان ئەگەر بۆ جێبەجێکردن و دادوەریش دابنرێ کەواتە تۆ دادوەری باش ئەبێت ئەگەر وەک ژن بیر بکاتەوە و لە دەسەڵاتی جێبەجێکردنیشە وەزیر و پۆستسیادەکانە ئەتبێ ئەو کاتە ئەتوانن کارێک بکەن کە هەموو شتەکان بخەنە ناو چوارچێوەی یاساوە و یاسایەک بەرهەم بێنن کە خزمەت بە توێژی ژنان بکات دەستت خۆش بێت ڕیسا لە تۆ کە ڕۆژنامەنووس و چالاکبان و لە عینی کاتیش خەڵکی شنگالی و ئێزیدی تۆ حەلی ئەو کێشەیە لە ناو خۆتان ئەگەر گرفتەکەی لە چدا دەبینی مەبەستم بەرابەری ژن و پیاوە لە خاوەنداریەتی مناڵ و تۆمارکردنی و لە کوردستانیشدا وەکو کشێکی کوردستانی بە کورتی ئەو ژنە مؤثرانەی یان شخصیەتی ژنی ئازادی داهاتوو لە چیدا دەبینی بۆمان وەسفکە
وڵی کاکسەر و بەڕاستی بە حکمی ئەوەی کە ئێستا بۆ نمونە لە ئەمریکا کە چوومە زۆر شوێن ینی سەیرم کرد کە وەزعی ژن چۆنە چۆن ژن لە زۆر شوێنی زۆر حساس لە ئەمریکا سەرکردایەتی زۆر شوێنی حساس دەکە ئەو جا ئەمزانی لە کوردستانە یا لە ناو کۆماڵگی خۆمانە زۆر ژن ینی زۆر مەغدورەوە ئاوا بووە چکە لە پەروەردەی ژن وایان لێ کردووە کە دائما هەست بە نقصان بکە هەست بە کێماسی بکە هەست بە ئەوە ناکە کۆ زۆر قدراتی هەیە زۆر توانای هەیە ئەگەر بتوانە بێت دەرینێ و بەکار بێنێت بەڕێی من لە هەموو شوێنەکە ئەجا هەگەرە ئافرەت بێت یان هەر کەسێکی دیکە بێت لە کۆمەڵگە ئەبێ قانون هەبێت ئەگەر قانون هەبێت سەروەری هەموو شتێک بێت بۆ نمونە یعنی ئێستێمە لە کوردستانە هەر کێشێک هەبێت بە ئێزیدی ئەڵێن ئەوە لە گۆڕ قانونی ئاینی چارەسەرەکرێت زۆربەی جاران هەگەر ئیسلام بێڵێنەوە لە گۆری قانونی ئاینی ئەمە یعنی ئەگەر قانونێک هەبێت قانونی وڵات بێت و یعنی قانونی گشتی بێت ئەو کاتە یعنی ژن ئەتوانێت داوای مافی خۆت بکە ژن ئەتوانێت کار بکە ژن ئەتوانێت دەربڕین لە ڕێی و بۆچوونی خۆ بکە بە ئازادی زۆر شتمان هەیە بۆ نمونێ کە من باسی ئەو مناڵانی دەستی داعش بکەم من 100% لە ڕووی ئینسانیەوە لەگەڵ ئەوەمە کە ئەو مناڵە لەگەڵ دایکی خۆیان بن چکە ئەوانە گوناحی خۆیان نییە یعنی ئەوانە تۆمار بکرێن و لە ڕووی دینیشەوە ئێزیدی بن بەڵام چکە ئاینی ئێزیدی ئاینێکی تەبشیری نییە و ئێمە قانونێکی قبول ناکە بێت دایک و باوکی ئێزیدی بن دوای ئەوە ئەگەر قانونێکی عام هەبە قانونی وڵات قانونی ئینسان یعنی نەک قانونی کە یعنی لە پێش ئینسان لەگەڵ دینە بێت بەڕاستی ئەو کاتەی ماتوانی زۆر چارەسەر بکەن بەڵام ئێمە بۆ هەموو شتێک کوڕایی بەڵام ئینسان لە هەموو شتێک ڕێسالە زۆر سوپاس لەو قسەی تۆ ئەوە بە مێشکەی من داهات کە کێشەکانی کۆمەڵگای کوردستان ئەوانەی ئەو کارستانی کە بەسەرمان هاتوون بە قانون و فەرهەنگ و دینەکانیشی خستە بەردەمی گۆڕانکاری دەبێ هەمویان توانایی ئەوەیان تێدا هەبێکە لە خۆیاندا ئیسلاح بکەن و گۆڕانکەن بتواندارین تۆ ئەو مۆزوعات چۆن هەڵدەسەنگێنی ئەگەر پرسیارەکە دووبار نەکەمەوە کاراکتەر و میکانیزم مایکی خۆ بکەوە مایکەکەت بکەوە بەێ هەر وەکو ڕێوازخانیش ئاماژەی پێدا ئەوە پرۆسەیەکی دوور و درێژە هەتا لە وڵاتانی پێشکەوتوو لە وڵاتی سوێد کە ڕێوازخان لێ دەژیت کە چەندین ساڵە زۆر بەجددی هەم حکوومەت هەم ڕێکخراوەکانی مافی مەدەنی ئیش بۆ ئەم دیسکۆرسە دەکەن تاکو ئێستا موچەی ژن لە ئیپیا و هەندێک سێکتەر کەمترە یعنی مافی بەرامبەری هەتا لە وڵاتانەی کە مافی جەندەری لە ڕێژەیەکی زۆر بەرزە بەدی نەهاتیە بۆیە ئێمە دەبێ یەکەم جار پشیمان درێژ بیت لە کوردستان بە خۆشحالیەوە دەتوانم بڵێم کارێکی زۆر کرا لە یاساکان بگرە لە ڕێژەی بەشداری کچەکان لە ناو خوێندندا لە زانکۆکان لە بازاری کاریش هەرچەند ڕێژەکە زۆر کەمە وەکو کاکەسین ئاماژەی پێدا لە بینی 14-15% بەڵام وەکو قۆناغی گواستنەوە گوزار ڕقەمەکێک کە دەتوانین ئیشی لەسەر بکەین و زیاد بکرێتن بۆیە دەتوانین ئەو پروگرامانەی کە تاکو ئێستا جێبەجێ کراینە ئیشیان لەسەر بکەین و هەماهەنگیەک دروستکەین ئێستا حکوومەت لەلایەکەوە هەندێک استراتیژی و پلانی هەیە بۆ پێشخستنی کەسایەتی ئافرەت ڕێکخراوە مەدەنیەکان لەلای خۆیانەوە بەرنامە و پروگرامیان هەیە ڕێکخراوی بیانی و ئینتەرناشنال هەروە بۆیە دەبینی کە پچر ئیش دەکرێت بەڵام ئەو دەرەنجامی پێویست نییە چونکە لە یەک سیستەمدا جێگیر نەبووینە ئەو هەوڵانە بۆیە دەبێت بە سیستەم بیر بکەینەوە ئەو هەوڵانە ڕێک بخەین و بنەماکی زانستیمان هەبیتن یەکەم جار ئێمە کە ئەو دیسکۆرسە دەکەینەوە دەبێت لە واقعی خۆمان تێبگەین واقعی سیاسی کۆمەڵایەتی ئابووری کوردستان تێبگەین ئەوەش نە بە حەدس لێدان و یان بە تێگەشتنێکی سابجێکتیو دەبێت توێژینەوەی وردی زانستی بۆ بکرێت
لە ئەکسەری زانکۆکانی کوردستان ئێستا بەشی جەندەرناسی کرایتەوە کەچی فعال نینە دەتوانن مەسەڵەن حکوومەت یان ڕێکخراوەکانی وەکو ئەنجومەنی بەڵای کاروباری خانمان ڕێکخراوەکانی مەدەنیتر ئەرکی پێیان بسپێرن و توێژینەوە لەسەر ئەو بۆرانەی کە پەیوەندی بە ژیانی ڕۆژانەی ژن هەیە چونکە لە وڵاتێک ئەگەر ڕێژەی هەژاری زیاد بیتن ژن ناتوانێت بەشداری سیاسی و کۆمەڵاتی بکەن. زۆر سپاس ئەگەر شتێکت ما بێت تەواویکە یەگەنا وەڵام لەلایەکی ترەوە باسی پەروەردەمان کرد کە گرنگترین وەسیلەیە بۆ دروستکردنی بەرابەری بۆیە دەبێت پێداچوونەوەی بە پروگرامەکانی خوێندن بکرێتەوە چونکە دەبینین نەهاوسەنگیەک لە بینی دەرسی مەدەنی دەرسی پەروەردەی ئیسلامی دەرسەکانی زانستیدا هەیە کە یەک فەلسەفەی ڕۆن تێدا بەدی ناکرێتن بۆیە دەبێت پێداچوونەوەی پێدا بکرێت ئێمە چ تاکێکمان مەبەستە لەو کۆمەڵگە تاکێک بەێ زۆر سپاس ئەمەڵ خان پێشەوەی کە لە بەهارخان پرسم لە یەک دەقەدات و یەک میکانیزم دووەم ئەو کاراکتەریان ئەو شخصێکە بۆ ژنی کوردستان لە نەتیجەی کار و چالاکی خۆت و ئەو واقعی کە هەستی پێ دەکەی چ پێشنیار دەکەی ئەوە زوڵمە لە یەک دقەیە هەموو چۆنەوەترێ دکتۆرە نارین ئەنجومەنی خارمان خراو نییە ئەنجومەنی خارمان دەستگایەکی فەرمیە بە سەرکاتی ئەنجومەنی وەزیرانە و جەنابی سەرۆکی حکوومەت سەرۆکی دەستگاکەیە کاک سەرۆ کاتێک باس لە میکانیزم یان باس لە ئازادی ژنەکەین دەبێت بگەڕێنەوە دراسێکی ئەو بکەین ئایا کۆمەلگاکەی ئێمە کۆمەلگایکی ئازادە ژنان و پیاوان بێکەوە کاتێ باز لە ئازادی ژنەکەین بەر لەوەی باز لە ئازادی ژن بکەین دەبێت باز لە ئازادی تاکەکانی کۆمەلگا بکەین واتە کۆمەلگاکی پێشکەوتوی هۆشیارمان هەبێت کە درێک بە مافەکانی وەک بە یەکی بکات لەوەیانە لە هەرێمی کوردستانە کاتێ باز لە ئەو میکانیزمانەکەین بەڕاستی جۆرێک لە پاشاگەردانی هەیە لەوەی کە هەندێک دکتۆرە نارین باسی پچڕی کرد بەڵام من باسی سیستماتیکی فەلسەفەی با بڵێن ئاراستەکراوەکەم کە تۆ کاتێک کە حکوومەت استراتیژیاتی جیاوازی داناوە لەسەر گەشەپێدانی بەردەوام لەسەر بەرەنگاربوونەوەی توندوتیژی لەسەر پلانەکانی بڕیارەکانی ئەنجومەنی ئاسایشی نەتەوە گرتوەکان دەیان و دەیانی تر بەڵام تەنسیقێک یان هاوکاریەک نییە لە نێوان یعنی وەکو پێویست من باسەکەم لە نێوانی ئەو دامەزراوە نێودەوڵەتیانە لەگەڵ دامەزراوەکان دامەزراوەیەکی نێودەوڵەتی دێ بۆ خۆی بە بەرنامەیەک دێ بەڵام ئەمە چۆن چارەسەرەکرێت دەبێت ئەو فەلسەفە و دیدی حکومڕانیە تعمیم بکرێ وابەستە بکرێتە کەوان فەلسەفەیەکی نیشتیمانیە ڕەهەندی سیاسی ئابووری کۆمەڵایەتی و هەمووی تێدایە و سەرنجام تاکێکی ئازاد و سربەست بەرهەمەهێنەی کە ژن تیادا بەهرەمەند دەبێت بە مافەکانی بەشی دووەمی ئەوەیە کاک سەرۆ کاتێک باز لە ئازادی ژنەکەین فەزای کارکردنی ژن هێشتا فەزایەکی ناتەندروستە بۆیە ئێمە لە ئەنجومەنی خانمان ئێستا لەگەڵ بانقی دەولی ئیش لەسەر ئەوەین دەبێ هەموو ئەو ڕەهەندانەی کە پەیوەندی بە ژیان و گوزەرانی ژن بازاری کارە یان لە پیشەکەیەتی دەبێت چارەسەر بکرێت لە ڕووی قانونی لە ڕووی ژینگەی کارکردنی لە ڕووی دەرونیەوە لە کاتێکا کە کارێکە فەزای سیاسی و سەرنجامیش لە ڕووی دابینکردنی کەمکردنەوەی ئەرکەکانی ژن دێتە دەرەوە ئیشەکە بەڵام ئەرکی خێزانی هەیە و ئاخر ژنێکی ئازاد و پەروەردەکرا و بە هەموو مافی بەرابەر ئاخر شت کاکسەرۆ ئەمێ ئەو بڵێن ئەنجومەنی باڵای کاروباری خانمان پرۆژەی یەکەکان یەکسانی جەندەری پرۆژەی ئەنجومەن بووە و ئێستا لەگەڵ وەزارەتی تعلیمی عالیەکەین ئەمە پێویستی بە زەمانێکی زیاترە بۆچی بۆ چاکسازی لە پرۆگرامەکان بۆ گۆڕینی ئەو عەقلیەتە لە بەرامبەر یەکسانیکردنەوەی جەندەریە دەستان خۆش بێ بەڕێز بەهار عەلی تۆ ئەم شەخسیەتە یانە شتێکی نزیک لەوە ئەو میکانیزمە جارێکی ترەگە بێەوە سەری ئەڵێ چی بەڵێ وەڵا بەنسبەت شخصیت لە چاوی منە
کارکتەرێکی دیاریکراو نییە بڵێ ئەبێ وابێت اینجا ئەم ژنە ئەتوانێت دەوری خۆی ببینێ لەوانەیە لە مێژووە بەڵام لە ئێستا یاشتی وامانە بە بۆنەوەی کە کەسێک لە خێزانێکی دیاریکراو لە بزرتنەوەیەکی دیاریکراو لە کۆمەلگایەکی دیاریکراو شخصێتێکی کاریزمای هەبووە ژنێک کە توانیویەتی دەور ببینێت لە محیطی عشیرەتەکەی خۆی گوندەکەی خۆی خێزانەکەی خۆی ئەوە بەڵام سەردەمی ئێستا کەسایەتی وایتیانە بۆیە هەر کەسێک ئەتوانێت کە هەندێک مەهاراتی هەبێت بۆ بوارێکی دیاریکرا و شیاو بێت لە سەرۆکی هەرێمەوە بگرە هەتاوە کۆگاتە سەرجەم پلە پۆستەکان من پێم وایە ئەوە کەوتۆتە سەر اختصاص و توانە ئەو مەهاراتی کە هەر ژنەکەیەتی بۆ کێشیاوە بەڵام بۆی ئەوەمان هەبێت چونکە ئەوەی تروکوتم ئێستا زەمەنی ئەوە نییە دروست نابێتەوە پێویستە بە دەوڵەت دەستێوەردان بکە بۆ فراهەمکردنی بۆ فراهەمکردنی فرسەت لە بەردەم تاکەکانی کۆمەلگایە ژن و پیا بۆی هەمان فرسەتی یەکسانیان هەبێت پێویستی بە دەستێوەردان کۆن ئالیاتەکان زۆرن من بەس تەرکیز دەیەک شتەکەمەوە باس لەواکەم ینی ئەوەی کە زۆر مهمە سەرەکیەتیایە چۆن ئیدماجی ئەم قەزیەی مەساواتی ینی مەفاهیم یەکسانی جەندەرێکیتەوە لە ناو هەموو سەکتەرەکانی دەوڵەتە ینی جەندەر مینستریمینگ یەکێک لە هەم ئالێتە هەرە سەرەکیەکانی ئەوەیەکە پێوترێ جەندەر سەنسەتیڤ بەجەتین چۆن موازنەی دەوڵەت حساسە بە مەسەلەی حساسە بە مەسەلەی یەکسانی جەندەری لەسەر ئاستێکی ماکرۆ ئیکۆنۆمی نەک لەسەر ئاستی بەسەر لەسەر کاڵم لە موازنەی دەوڵەت یعنی لەسەر ئاستی اقتصادی کولی دەوڵەت ئەبێ ئەو مەسەلەیە لە بەرچاو بگرێ واتە موازنەی دەوڵەت کە دائەنرێت ئەبێ مەسەلەکانی ژن و یەکسانی جەندەری لە بەرچاو گرتبێ لە سەرجەم بوارە سەکتەرەکانە لەسەرەوە بخوارەوە ئەبێ کاتێک کە سیاساتی دەوڵەتدا ئەڕێژرێ لە هەر بوارێکە مەسەلەی ژنی لە بەرچاو بێ ئەبێ کاتێ بوونی تەحتی دەوڵەتدا ئەنێ لە بوارێکی دیاریکراوە ئەگەڕێمەوە سەر مەفهومە کورتەکەی کە دکتۆری شارەتی پێکرد لە گەشە پێدانی بەردەوامە چۆن مەسەلەیەکی جەندەر سنسەتیڤ ئەو دەوڵەتە بۆیە ئەوە ئالێتە هەرە سەرەکیەکەیەتی یعنی کەواتەکان کە تۆ پلاندا ئەنێ متابعەیەکەی جێبەجێەکەی ژن چۆن بەشدارە ئینکلوس یعنی چۆن ژن بەشێکە لەم پلانە بەشێکی تر هەیە کە ئەوەی لەلای ئێمە زۆر باوە مایکرۆ ئیکۆنۆمی تەنها پرۆژەی بچووکە قەرزی بچووک بۆ ژنان لەوە نەچوینەتە دەرە بەڵام ئالێتە فراوانەکە ئەوەیە سەرتاسەری وڵاتە بێت یەک ئیزافەم هەیە کاکەس ئەگەر ئیجازە هەبێ لەسەر مەسەلەی کارتی نیشتیمانی و بابینەوە سەر مناڵانەی کە لە نەتیجەی دەستدرێژی سێکسی لەدایک بوون ئێمە هەندێک شت لە ساڵحمانە بۆ نمونە ڕیسالە باسی دینی کرد کە دینی ئێزیدی قبول ناکە ینی مناڵ ئێزیدی و کەسەی لەدایک و باوکی ئێزیدی لەدایک بوو بێ بەڵام ئێمە کارتی نیشتیمانی کە ئێستا هەیە دینی تیانە هیچ ئیشارەتێک بە دین نەکراوە بۆ یەکێکە لەو فرسەتە گەورانەی کە مادەم ئیشارەت بە دین نەکراوە یعنی تۆ چ کێشەیەکی سەرەکیمان نابێ مناڵەکە دینی مسلمانە ئێزی دیارشتێک مهم ناوی دایکی کێیە نەسەب باوکی کێ ئەمانەکە ڕێک بکەون لەسەری و ئەشکری حتا دینەکان بە درێژایی مێژوو گۆڕانکاریان بەسەر هاتووە نە دینی ئیسلام ئەو دینەیەکە لە سەردەمی پێغەمەرە کە دروست بوو نە دینی ئێزیدیش ئەو دینەیە کە کاتی خۆی دروست بووە بۆیە داویستی کۆمەلگا گۆڕانیانە پێم وایە مەجلیس ڕۆحانی کاتی ئەوە هاتووە لەسەر ئەوە هەندێک گۆڕانکاری بکەن زۆر سوپاس ڕێواست و شتێکت ماوە لەو مۆزوع بیڵێ چ لە کێشەی میکانیزمە شخصیەتە و ڕۆڵێکە دەبێ بەرابەریە تعریفێکت هەیە کە گوێمان لێبێ دەنگت بکەوە زۆر خاڵی گرنگیان باس کرد لە ڕاستیە لە هەمووی گرنگتر بەڕای من ئەوەیە کە بە چ شێوەیەک سیستەمی وڵات کە پلاندا ئەنێ بۆ گەشەی کۆمەڵایەتی گەشەی ئابووری گەشەی سیاسی بە چ شێوەیە ژن لە چ پێگەیەکدا ئەنێ لەو پلانەی کە دایانراوە چونکە لە کەسایەتی ژن لەو پرۆسەیە دروستە بێ کەسایەتی ژن هەر لە خۆیەوە دروست نابێ یعنی لە پرۆسەی گەشەکردنی کۆمەلگایە دروستە بێ لە بۆشەی لە پرۆسەی گەشەی تاکەکانە لە چوارچێوەیەکی ئازادا دروستە بێ لەبەرەوە ئەمە بەڕای من پرۆسێکی دوور و درێژە و هەروکو وتمانە بێ بینمان درێژ بێ و لە کوردستانیشە لە ڕاستیە بنەما هەیە بۆ دروستبوونی دەیان کەسایەتی ژنی بەتوانە ئەو خوشکانەی کە لێرە باس قسەکەن
یەکێکن لەو کەسایەتیانی کە ئەتوانن لە کۆمەلگایە لە ناو جەرگەی کوردستانە بتوانن ڕۆڵێکی کاریگەریان هەبێ بەڵام خاڵێکی گرنگ بەڕای من بۆ هەمومان ئەوەیە بۆ هەموو کەسە پێشکەوتن خوازەکان هەوڵی بۆ بین جیاکردنەوەی ئاین لە دەوڵەتە قاڵی سەرکی گۆڕانکاری لە کۆمەلگاوە لە مەسلەی یەکسانی ژنەوە لەوێەوە دەستپێکە بەپێی ئەزمموی هەموو وڵاتانی جیهان. زۆر سپاس. زۆر سپاس ڕێوازخان. پێش ئەوەی لە کوردنەژاد وەکو ئاخرین بەشدار و پرسم دەمەوێت لە خوشکە دڵخواز عەبدوڵڵای قانونی پرسم ئەو قسانە گوێ لێ بوو چەند تۆ وەکو قانونیەکی ژن چەند پێ دوایە سیستەم و کۆمەلگای ئێمە بە سەقافەت و بە واقعی کە هەیەی تااقەتی ئەو گۆڕانکاری هەیە کە ئەمانە پێشنیاریان کرد گۆڕانکاریەکە لە قانوندایە لە بیر و باوەڕدایە و لە فرسەتی کار و پەروەردەشدایە. بەڵێ دیارە من ئەگەر لە ڕوە قانونیەکەوە باسی بکەم گۆڕانکاریەکە چۆن ڕۆیە سیستەمی یاسایی هەموو وڵاتێک لە سێ بەشی سەرەکی پێکاتوە یەکەمیان بریتە لە دەقە یاساییەکان دیارە ئەو دەقە یاسایانی کە ئێمە هەمانە بە هەموو کەم و کورتیەکانەوە کە ئێمە حەزەکەین تعدیل بکرێ و زیاتر مافی ژن تایە بەرجەستە ببێ بە کەم و کوڕیەکانیشەوە ئێستاوەکو خۆی جێبەجێ ناکرێ بۆیە دەقە یاساییەکان پێویستە قازی تەقدیری خۆی تیا بەکاربێنێ مەسەن لە هەنێ شوێنە تەقدیری قازیە بۆ هەنێ مەسائل بەکارێنێ و بۆ هەنێ مەسائلی تریش غایبە و ونە بەڕاستی جاری وا هەیە بۆ قەرەبووکردنەوەی ژنێک کە ئەبێ لە نەفقەی 3 ساڵ کەمتر نەبێ و لە 5 ساڵ زیاتر نەبێت نەفقەیەکی بۆ بڕیارەیە کە ئەسڵەن ژنەکە نە باری ئابووری باشە نە داهاتێکی هیچی نییە تەماشاکەی تەقدیری خۆی وەکو ئەوەش کە لە یاساکە و دەقە یاسایەکە هاتۆ بەکار نایێنێ یعنی ڕێک دەقە یاسایەکە جێبەجێ ناکە کەواتە دەقە یاسایەکان بە تەنیا نەسەر بەشی دووەمی منزومە یاسایی کە بریتە لە کاراکتەرە یاساییەکان لە پۆلیسەوە ئەیگرێتەوە هەتاوەکو ئەگاتە دادوەرەکان کە ئەمانە پێویستە یعنی فۆرمی کەسایەتی ئەمانە کاریگەری هەیە لەسەر بەرەو پێشچوونی کەیسەکان لەسەر بەدیهاتنی مافەکان لەسەر ئەوەی کە مافەکان تایە پێشچێل نەکرێت چەندێک دید و تێڕوانینەکان بە ئیجابیانە بێ ئەوەندە مافەکان زیاتر بۆ ژنان بەرجەستە ئەبێ بە تایبەتر یعنی دیارە مافی هەموو کەسە بەڵام ئێمە باسی مافی ژنانەکەین سێمیان ئەو ڕێوشێنانەی کە لە ناو دادگاکانە ئەگیرێتە بەر دیارە هەر لە بیدایەتەوە کە داخلی دادگا ئەبی ژنێک کە داخلی دادگا ئەبێ هەتاوەکو ئەگاتە لای حاکم یعنی تعاملی لەگەڵ کۆمەڵێک کارکتەری جیاوازە هەیە هەر لە حرەسی بەردەرگاکەەوە ئەگاتە پۆلیس ئەگاتە قەڵەمی حاکمەکە هەتا ئاچێتە لای حاکم فۆرمی کەسایەتی ئەمانە کاریگەریان هەیە لەسەر گۆڕانکاری لە ڕەوشی ژنانە بەرەو پێشچوونی ژنان وە کاریگەربوونی کۆمەلگا بەم پێشکەوتنانە لەبەرەوە زۆر گرنگە منزومەی یاسایی ئێمە جارێکی تربی هێنینەوە لەگەڵ بە سیستماتیزەکردنی با بڵێن بە دامەزراوەیکردنی پرسیژن لە سەرجەم وەزارەتەکانە کە ئێستا وەکو ئەنجومەنی باڵای کاروباری خانمان ئەمەرخانیش ئیشارەی پێەیە لە ڕێگای یەکەکانی جەندەرەوە لە ڕێگای سنتەری جەندەرناسی لە زانکۆکانە ئەمانە خەریکین ئێمە گۆڕانکاری ئەلەمانە ڕووبە دیارە کە گۆڕانکاری لێرەوە دەستی پێکرد لە وەزارەتەکانە هەبوو ژن پێگەی خۆی شایستەی خۆی وەرگرت کاریگەری ئەبێت لەسەر تەواوی کۆمەلگا وەوزە و توانەکانی ژن جارێکی تر کە نیوەی وزە و توانای کۆمەلگایە بە هەدەر ناچێەوە بەکاریە و لە شوێنی خۆیان جارێکی تر ئیسفادەی لێ زۆر سپاس دەست خۆ کوردنەژاد تۆکو پیاوێکی باحث و عمرێکی دوور و درێژ لە وڵاتانی پێشکەوت و کەوتێشانیان چارەسەر کردو ژیاوی تەسەووری لە خەیاڵی تۆدا دوای ئەو مناقەشەیە کە گەیشتنە ئەخیر ژنی مافداری بەرابەری کاریگەری کوردستان چۆنە ئەز نەکەی شەهرها ئەم پێ وایە تەجروبەی زۆرێک لە بۆ بوورە دەنگم دێستا دەنگت دێ من دەنگی خۆم داخست بەڵێ فەرموو ئۆکێ فەرموو دەنگت دێ تەجروبەی زۆرێک لە وڵاتان نیشان دەدە کە پرسی ئاواکە بەشێکە لە پرۆسی گەشەی مێژوویی وڵاتان کۆمەلگاکانی جیاواز هەموو کاتێک دەست پێشخەر و
ئەلیتێکی ڕۆناکبیری هەبووە کە توانیەتی دەوری خۆی بگێرێت کارتێکەری هەبێت لەسەر سیاسەتی وڵات لەسەر بیری گشتی وڵات ئەو خانمە بەڕێزانە کە ئێستا بەشدارن مێکانیزم کە ئەوڕۆ پرسیارەکەمان ئەوە بوو کە مێکانیزمی کار دەبێت چ بێ بەڕای من پەرەپێدان بە ئەو نێتوۆرکی مناقشات و قسەکردن و لە یەک نزیکبوون و لە یەک تێگەیشتن ئەوە مێکانیزمێکی یەکجار زۆر کارگەرە بۆ ساڵانێک کە ئەمە دەبێت پەیڕەوی بکەین یعنی ئەو گروپە کە ئێستا هەیە ئەو گروپە ئەگەر بێت و لە کوردستان ببتە 5,000 کەس و تەرکیزشیان لەسەر خلافات و شتی ئابستراکتی ئیدۆلۆژیک نەبێ بەڵام تەرکیزیان لەسەر پرسی کۆنکرێتی کوردستان بێ نێتوۆرکی ئاوا دەتوانێت لەسەر سیاست لەسەر پارلەمان بەشی تەشریعی لەسەر بڕۆکراسی حکوومەتە بە سیمینارات دەگەڵ پۆلیس بە سیمینارات و دانیشتن دەگەڵ دادوەرەکان بە سیمینارات دانیشتن دەگەڵ حاکمەکان بتوانن دەوری خۆیان بگێرن ژینی پێشراو ئەوڕۆ لە کۆمەڵی کوردستاندا دەبێت لە چوارچێوەی نێتوۆرکدا ئەو ئامانجەدا بنێکە کارتێکەری هەبێت لەسەر هەموو بوارەکانی سیاسەتی ماکرۆ و میکرۆدا. کاکسن زۆر سپاس. ئەگەر کەسێک قسەیەکی نەما بێ دەبێ دوو قسە بکەم اونجا ڕێواز فەرموو ڕێواز بەڵام یەک دقیقە کە مایکەشت بکەوە ڕێواز مایکەت بکەوە مایک باشە بەسەر چاو فەرموو. بۆ نمونە لە ساڵانی گروپی ژنان هەبووکیانەوە گروپی 8 ژنە ئەم 8 ژنە گروپێک بوون کە توانیان بەڕاستی ڕۆڵێکی گەورە ببینن لە سویدا لە گۆڕینی یاسەکانە لە کاریگەریان لەسەر تەواوی کۆمەلگایە و لەبەرەوە من لەگەڵ ئەوام ینی بوونی نێتوەرکی وە کاریگەریەکی زۆری ئەبێ لەسەر بەرفراوانکردنی و بینینی مەسەلەکان لە دیدی جیاوازەوە چکە هەر یەکە لە ئێمە لە دیدێک کۆسێری مەسەلەکەکەین اینجا یەکگرتنی ئەم دیدە جیاوازانە ئەبێتە پاڵپشتێکی گەورە بۆ پێشخستنی مەسەلەی ژن بۆیە بەڕای من گرنگیدان بەم بابەتانە و بەردەوام بوون لەسەری نەک تەنیا ئێمە بەڵکو کۆمەڵی ئافرەتانی ترش بە ئەوانەی تەنانەت ڕاو بۆ چوونی جیاوازتریان لە ئێمە هەیە بەشداریان پێ بکەین لەم نێتوەرکا و بە شێوەیەکی بەرفراوانتر میکانیزمێکی تر بدۆزینەوە بۆ ئەوەی چۆن بتوانین کاریگەریمان لەسەر نەک لەسەر ڕۆژێنبێرا بەڵکو لەسەر تەواوی کۆمەلگا مەسەلەی ژن بەڕاستی مەسەلەی خۆشیاری کۆمەڵایەتیە بە دەرەجەی ڕێواز زۆر سپاس. ئەمەلخان لە یەک دەقەدا فەرموو. کاک سەرۆ ئاخر پێشنیارەوەیە کە ئەبێ سیاسەتێکی نیشتیمانی هەبێ کە میدیایەکی نیشتیمانی بتوانێ تەواصل بکات لەگەڵ فەلسەفەی حکومڕانیە بۆی بەیەکەوە ئەوە بکەن لە کوردستانە گەورەترین مشکلەی ئێمە میدیایەکی نابەرپرسانەیە بەڕەهایی نا بەڵام بەشێکی زۆری میدیاکان کاریگەریەکی زۆر سلبی واتە ئەوەندەی کە بابەتی نێگەتیفیان بڵاو کردێتەوە ئەوەندە بابەتە پۆزەتیفەکان نییە کە چیرۆکە سەرکەوتۆکانی ژن و پیاوانی کوردستان پێشان بدەن بۆی بتوانن ئەمە ببێتە جۆرێک لە لاساییکردنەوە لە لای کۆمەلگاکەی خۆمان. لایەنی دووەمی ئەوەیە کاتێک کە تۆ باز لە با بڵێن پێگەی ژنەکەی سیاسەتی نیشتیمانیەکەی تا ئێستا ئەوەی کە زۆرتر جەختی لەسەرکرێتەوە بابەتە سیاسیەکانە کەمترین ئاوردانەوە بابەتە کۆمەڵایەتیەکان فەرەنگیەکان و بابەتەکانی ترەوەیە بۆی دەبێ زۆرتر قسە لەسەر ئەم بابەتانە بکرێ و ئەمانە ببێتە بابەتی کۆمەڵایەتی یان بابەتی کۆمەڵگەی. بەهارخان ئەتبینم بەڵام پێش و دکتۆر نارین دەستی بەرز کردەوە فەرموو دکتۆر نارین قسەی خۆ بکە. بله والله اگر اجازه بفرمون لسر هر توری یکم لسر باری درونی آفرت و مندال که باس کرا هاوریان زور به جوانی باسی دوخی آفرت و کشکان و او سترس و فوبیا و او نخوشیانه که توش دبن باس کرا بس دو گروپی تمنی هیا که دبی ترکیزی زیادر لسر بکرید یک نوجوانانن که بخورن لقناغه که سخته تپر دبن
چونکە هەمومان دەزانین لەو کاتەدا گۆڕانکاری بەسەر هۆرمۆن و بەسەر گەشەی مێشک و فیزیک و هەموو جەستەی منداڵدا دێتن زۆر جار تووشی خەموکی نۆجوانی دەبن بۆیە لەو کاتەژە کە لە قوتابخانە و لە برادەر و لە چالاکی ڕۆژانە دابراون دۆخەکە بۆیان قورستر دەبیت بۆیە ئێمە وەک دایک و وەک وانەی کە لەگەڵ منداڵی نۆجوان دەژین دەبێ ڕەچاوی باری دەرونیان زیاتر بکەین لاکی ترەوە منداڵی کە لە ژێر تەمەنی 12 ساڵیدا ڕێوازخان باشتر پەرەزە لەوە منداڵ کە ئەو تەمەنە پانتای فانتاسیای زۆر فراوانە ئەنی کێشەکە وەکو واقع کە هەیە نابینیتن زۆر لە حەجمی گەورەتر دەبینیتن بۆیە زیاتر تووشی سرێز دەبیت تووشی ترس دەبیتن ئیتر ئەوە دەبیتە مایەی دروستبوونی خەموکی ئیستراب و لە درێژخایەنیشدا ئاساری دەمین دەرهاوشتەکان دەمینەوە حتا دوای تەوابوونی ئەو پەتایە دەتوانێت تووشی PTSD ببیتن کە چارەسەری قورسر دەبیت بۆیە ئەو مهمە کە ڕاچاو بکەن ممنونم ئەمە کێشە مەسەلەی تایبەت بە منداڵان ئێمە لە ئەلیستۆ جارێکی دیکە دراسەیەکی دیکەی لەسەر دەکەین بەهارخان دەست هەڵبڕی بوو دیار بوو بس ئەمیست تاکید لەسەر یەک دقیقە لەوانەیە کەم تریش پرسیارەکە دوروژان بەس گوێم لە جوابێکی دقیق نەبوو لە هاوڕێیانەوە کە ئایا گەر کوردستان ئامادەیە بۆی یاسایەکی پێشکەوتوو کە دەستەبەری یەکسان و پیاو بکە بە مانافراوانەکەی منەڵم بڵێ کوردستان ئامادەیە بەڵام بیرمان ئەگەر جێبەجێ بکرێ یاساکان دوو خۆی قانون داڕشتنی یاسای پێشکەوتن خواست یەکێکە لەو میکانیزمانی کە دەستێوەردانە لە پێشکەوتنی کۆمەلگا و گۆڕانکاری کۆمەڵایەتی دروستەکە خۆی قانون خۆ هەدەف نییە قانون وەسیلەیەکە بۆ پێشکەوتنی وڵات و بۆ هێنانەتی گۆڕانکاری کۆمەڵایەتی ئەمەش بە تایبەتی ئەگەر قانونێکی پێشکەوتنمان هەبێ یەکسانی نێوان ژن و پیاوەکان زامن بکە حتا کێشەی ئەو مناڵانەش کە باوکیان دیار نییە مەسەلەن ناوی دایک بدرێتە ناوی مناڵەکان پێم وایە قبوڵە بۆیش ئەڵێم یعنی ئەکرێت بۆیە شەکرێم هەر ئەم کوردەی ئێمەیە بەم عقلێت و بەم کەڵتورەوە ئەچێت دەوڵاتێکی ئەوروپی ناچارە بند بە بەندی قانونی ئەو وڵاتە پێشکەش بکات لەوێ بە هیچ جۆرە ناتوانێت ژنی دووەم و سێمی هەبێتەوە لێرە ئیباچکە قانونەکە لەگەیەوە بەڵێ قانون حلی بەڵام لە پاڵیا هوشیارکردنەوە بێگومان هەموو شتەکانی تریش بەدوایە یەکێکە لەو حەلانە و بە شەرتێک قانونێکی پێشکەوتن خواست کە وەکو ڕێوازخانوتی دین جیا بکرێتەوە لە دەوڵەت چونکە بەدەستکرا بەبوونی دین ئێمە وڵاتێکی فرەنەتەوە فرە دین هەمە چەشنین ئەگەر هەر دینێکتیایە سەروەر بێ پێم وایە ناتوانێت زۆر سپاس ئەمە لەو من زۆر سپاسی هەمووتان دەکەم خوێکی مەسئول و ئاگادار و لە هەمان کات خاوەن ڕوانگان بۆ چارەسەرکردنی کێشە بنەڕەتیەکانی وڵاتی ئێمە کۆمەلگای ئێمە من پێم ئەوەی کە من تێگەیشتم و پێشی ئەو مناقەشەیە دەست پێ بکەین ئەوە بوو کە هەم پێشکەوتنی علمی و تکنۆلۆژی هەم تێکەڵبوونی بەشەر لەسەر ئاستی دنیا هەموو کارەسەتە گەورانەی کە بەسەر دنیا و بەسەر کۆمەلگای کوردستانیش بەتەنێ دێن گرفتی زۆر گەورەی دروست کردووە کە سیستەمە بنەڕەتیەکانی ئێمە دەخاتە بەردەمی تەحەدا ئەمانش دین کولتوری وڵاتی ئێمە قانونەکانمان و لەوانەیە زیادی بێ ئەگەر بڵێم جا ئەو کاتی دەوری ڕۆشنگەرەکانیش دەورێکی زۆر دەبینن بۆ ئەوەی کە نخبەی دەسەڵاتدار و کاریگەری ئەم وڵاتە هاان بدەن بیاخەنە ژێر فشار ڕۆشنگەریان بە شێوەیەکی ئەو تۆ لەسەر بکە کە مۆزاکە بەشێک لە بیرکردنەوەیە و سەرنجام ئێمە لە کوردستاندا ئینسانی ئازادمان نابن پێشکەوتنێکی باشمان نابێ بۆیە چاوەڕوانی کوردستانێکی ئاوەدان نابێ بکەین تا ئەم کێشەیە چارەسەر نەکرێ چارەسەری هەر ئەوەندەیە ئەوژەوەیە چی بربەست هەیە لە باوەڕ و لە قانون دەبێت لە پێش ژنانی کوردستان هەڵبگیرێ و فرسەتی بەرابەریان بدرێتێ و یارمەتی کۆمەلگا و پیاوانی بدرێکان مەسەلەیە قبول بکەن قانون هەبێکە سەوان بێت خاتری کەس نەگرێت هیوادارین لە ژیانی خۆمەندە ئێمە بە زوویی ئەم پرۆسەیە گۆڕتر ببینین کۆمەلگای ئێمە لە تاریخی
سەقافە و دینەکانیدا چکە دینی زۆرتیایە ئەوەمان بۆ دەردەخات کە توانایی و خۆگونجاندن لەگەڵ نوێ و ڕێفۆرمکردن لە هەموو بوارەکان یەکێک لە تواناییەکانی ناوەوەی سەقافەتی کوردستانە کە دەکرێت پشتی پێ ببەستین بۆیە ئەو قسانێک کە دەیکەن ئەو پێشنیارانەی کە لێرەکان هەمویان دەکرێت ئیشان سەر بکرێەوە سەرنجام وڵاتی ئێمە بەرەو پێشەوە بڕۆن و هەنگاوێک بەرەو بەختەوەری ئینسان باوەین کە ببێ بەختەوەری ژنان ناکرێت مناڵی ساغیشمان نابێکە دایکێکی ساغ و خوێندەوار و پێشکەوتوی نەبێت جارێکی دیکە زۆر سوپاسان دەکەم ئێوە ئینسانی زۆر کاریگەرن ئینسانی زۆر گەورن و خۆشحاڵم کە ئەوە دوو جارە ئەم نخبەیانە ئەبینم و تاوکو نخبایان ئێدێتێکی کاریگەر و ڕۆشنبیر و چالاک لەسەر ئاستی کۆمەڵگای کوردستان نەبێ ئەو گۆڕانکاریە ڕوونادا کە هاوکارم حسێنی کورتنەژاد تعریفێکی باشی بۆ کرد من دووبارەی ناکەمەوە دەستان خۆش بێ هیوادارم لە بواری دیکەشدا کە مەجای مەشوەرەت بێڵنەوەوە لە سەر مناقەشەکردن و دیراسەکردنی مۆزوعە بەردەوام بن ئێوارێکی خۆشتان هەبێت و هەر ساغ و سەلامەت بن لەو بەڵایە کە دنیا و وڵاتی ئێمەشی گرتەوە زۆر سوپاسان دەکەم ڕسالە تۆش لە ئەمریکاوە بەخێر چی مەجالم نەدای بەس بمێنێ بۆ جارێکی تر و ڕێوازخانی لە سویدەوە بەخێر چی وە زۆر سوپاسان دەکەم کە بەشدار بوو زۆر سپاس بۆ ئێوەش.